بەخشندە و میرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستان تاعەت و ڕۆژی هەموو لایەکتان قبوو بێت ئینشاءڵڵا هیوادارین ئەم ڕەمەزانە بێتە هەوێنی ئاشتەوایی بۆ نێو کۆمەلگاوە بێتەوە کارەوەی کە خوای گەورە لە تەواوی گوناه و تاوانەکانمان خۆش بێت و زیاتر لەم مانگە پیرۆزەشە عیبادەت و پەرستشەکان ئەنجام بدەین و لەگەڵ هاتنی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە سەردەمی پێغەمبەری ئازیزمان دوودی خوای لەسەر بێت و هەواڵاندا لە ڕادە بە دەرهەواڵان و پێغەمبەری ئازیزمان دڵخۆش دەبوون و لە نێوان خۆیاندا دڵخۆشەکەیاندا بەش دەکرد شادی و سەرفرازی لە هەموو ماڵی هەواڵان و پێغەمبەری ئازیزماندا بوونی هەبوو بۆیە گرنگە لەم مانگە پیرۆزەدا بە دڵخۆشیێکی زۆرەوە بە شادومانێکی زۆرەوە بە خێرهاتن لەم مانگە پیرۆزەدا بکەین ئازان خۆشەویستان لەم مانگە پیرۆزەدا لە بەرنامەیەکی تایبەت بە ناوی مانگی من لە خزمەت ئێوەی ئازیز دەبین دەخوازین کە میوانێکی دڵخوازی ئێوەی ئازیز بین و تەواوی بڕگە و بابەت و بەرنامەکانی ئەم مانگە پیرۆزەمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت. زۆر سپاس دانیار دووبارە بە ناوی خوای گەورە و میهرەبان ئازیزان ئەم کاتتان باش تاعات و عیبادەتتان قبول بێ دیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزانین مانگی پیرۆزی ڕەمەزانیش تایبەتمەندی و هەروەها خصوصیاتی خۆی هەیە لای موسڵمانان بە دیاریکراوی لای ئەوانەی توانای گرتنی ڕۆژوویان هەیە مانگێکی تایبەتە لەم مانگەیە تەنانەت بە ڕۆژانیش ئەوانەیشی خوای لە سەرمانی حەڵال کرد و خۆمانی لێ دەگرینەوە مانگی میهرەبانیە مانگی نزیک بوونەوە و لێخۆشبوونە بە هەزاران مژدەی خۆش لە مانگی ڕەمەزانە هەیە بۆ کەسانەی دەیانەوێ بە ڕۆحێکی ئارام و وەروەها بە سینەیەکی سافەوە بچنەوە حزوری خودای گەورە مێ دەکەین ئەم ڕەمەزانەش شێوەی ڕەمەزانەکانی تر خودای گەورە یار و یاوەرمان بێ بۆمان بلوێ بتوانین بە ڕۆژوو ببین و هەروەها ئەو دەرفەتانەی لە مانگەیە هەیە بیقۆزینەوە بە هەلی بزانین وەروە لە دەست خۆمانی نەدەین هەوڵە دێنێمەش لەگەڵ هاوکارانمان لە مانگی من مانگی تۆ مانگی ئەو لە کۆتایە هەمومان دەکاتەوە مانگی من بتوانین کۆمەڵێک بابەتی عیرفانی وەروەها ئاینی و زانستی لەگەڵ ئێوەدا بەش بکەین وەروەها کۆمەڵێک میوانی عزیز و بێنینە ئێرەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە کۆمەڵێک زانیاری گرنگ بە ئێوەی عزیز و خۆشەویست بدەین. بەڕازان و خۆشەویستان لەم تەوەرانی کە ئەم شەو پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەریەکەی بەرنامەکەماندا باز لە پەرستشە تایبەتەکان دەکەین لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا بزانین بۆچی خوای گەورە ئەم مانگە پیرۆزەی بە دیاریکراوی بۆ موسڵمانان دیاری کردووە بۆچی گرنگە کە زیاتر عیبادەت و پەرستی زیاتر ئەنجام بدەین لە مانگە پیرۆزەدا میوانێکی تایبەتمان دەبێت لەو بارەیەوە زیاتر لە تەوەریەکەمە گفتوگۆی لەسەر دەکەین. بەڵێزان لە بەشی دووهەمی بەرنامەکەشمانە دەمانوێت بزانین لە ڕووی تەندروستیەوە کاتێک کە هاوڵاتیەکی ئەم نیشتیمانەمان مسلمانێک بە ڕۆژوو دەبێ ئەو گۆڕانکاریانەی لە جەستەیدا دروست دەبن لە ڕووی فیزیکیەوە واتە کە تۆ خۆتین و دەکەی خۆت برسی دەکەی چی بەسەر جەستەدا دێ لە یەکەم ڕۆژەوە تاوەکو ماوەیەکی زۆر ڕادێ بە بابەتەکە و ڕێنمایانە وەروەها کۆمەڵێک زانیاری پزیشکێکی بەڕێز لەگەڵمان میوانە بێ باس لە گۆڕانکاریەکانی جەستەی مرۆڤ دەکەین لەگەڵ ڕاهاتن و وەروەها ئەو بارەدۆخی کە تێی دەکەوێت بەهۆی برسیبوون و وەرتین و بوونەوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان. بەڕازان سەرەتا دەچین لای ناوبڕێک و دواتر بەردەوام دەبین لەم بەرنامە تایبەتەماندا لە مانگی من لە خزمەت ئێوەی ئازیز دەبین. بەڵایزان لە بەشی یەکەمی بەرنامەکەمانە باس لە تایبەتمەندی مانگی پیرۆزی ڕەمەزانەکەین بزانین بۆچی مانگی پیرۆزی ڕەمەزان تایبەتە بۆچی لای موسڵمانان کە دەڵێن ڕەمەزانە و هەمووی گۆڕانکاریەک لە ڕووی دەرونی و ئامادەکاری و وەروەها پەرستشەکانیەوە ڕوودەدایان ئەو کۆمەڵە تایبەتمەندیە پەرستشانە چین لە مانگی پیرۆزی ڕەمەزان
وەروە تایبەتمەندبوونی مانگی من بۆ ئەم مانگە مانگی منە یعنی بۆ مانگەکانی تر وەکو ئەم مانگە نین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی کە ئێستا ڕاستەخۆ لە ستۆ لەگەڵمانە مامۆستای زانکۆ و هەم بانخواز و هەم عارفێکی ڕۆحسووک کاویستۆ زۆر بەخێر گەڕای پیرۆزباییمان لە بەڕێز و لە تەواوی مسلمانان بۆ بۆنەی هاتی مانگی پیرۆزی ڕەمەزان دەمەوێت یەکەم پرسیار بەوە دەست پێکەم ئەزانم تەندروستیت باش نییە و زۆریشی لاکی ئەوە هەر تایبەتمەندێتی مانگی ڕەمەزانە وای لێ کردو ئێستا کە لێرە بی لەگەڵمان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه لناخي دڵمە و پیرۆزبایەکی گەرم لە هەموو لایەکەکەم دەستخۆشی تاوەتان لە یەکەم بۆ ئەم بەرنامە خەشەنگە سەرەتا مادام تەوەری بەرنامەکە ڕەمەزانی من مانگی من مادام مانگەکە مانگی منە و تایبەتە بە ڕەمەزانەکەی من ڕێم پێ بدەن پشتیوان بەخوا هەوڵ بەم پرسیارەکانی ناخی ئێوەش وەڵامگوی قسەکانم وەڵامگوی پرسیارەکانی ناخی ئێوە بێت داوای لێبوردنەکەم قوربیشم زۆر تەواو نییە تۆزە ناساغم بەس پشتیوان بەخوا ئەم مانگە پیرۆزە بۆچی تایبەتە لای مسلمان بۆچی مسلمان گرنگی پێ ئەدا لە یەکێک لە مەقولەکانی ئیمامی ئیبن الجەوزی ئەم قسەیەم بەرچاوکە و بەلامەوە سیر بوو دوجار بەم دەرکەوتنا حەقیقەتێکی هەیە کە ئەفەرمێ لەو قیلە لأهل القبور تمنوا لتمنوا يوما من رمضان ئەگەر داوایەکی ڕاستەوخۆ پێشکەشی گۆڕستانەکان بکرێ ئەهلی مردووان کە ئێوە هیوا و ئاواتان چییە ئەگەر بگەڕنەوە دنیا یەکێک لەو ئاواتانەی کە هەیەە ڕۆژێک بەسەر برن لە مانگی ڕەمەزان لەمەوە بۆم دەرکەوت کە ئەم زانە گەورە پیتۆڵ و بیرمەندە لە خۆی ئەم قسەیە ناکە دڵیان بەڵگەی تەواوی بۆ ئەم مەسەلەیە پێ مامۆستاگیان کاتێکە خولێک ئەکرێتەوە ئێمە بۆ ئەم خولە پێویستمان بە کۆمەڵی هۆکار هەیە بۆ ئەوەی کە ئەو فێرخوازەیەت ئەم خولەوە ئامادەی تیا بێت کە بەشدار بێ لەم خولەیە خوای پەروەردگاریش ئەم خولە ڕەمەزانیە کە ئەکاتەوە ئەمەندە ئێمە بۆی گرنگین بۆ ئەوەی ڕۆحمان باڵا بکات گەشە و نەشونما بکات یە شتێکی زۆر گەورەمان بۆ کات یەکێک لەو شتە گەورانە ئەوەیە ئەفەرمە ئەی بەندەکەم یەکێک لەو ئیشانە کە لە ڕەمەزانە بۆ تۆ یەکەم سوفیدەتی شەیاطین کە ئەم فەرمودەیە هەمومان بیستمانە شەیاطینیەکان شەڕەنگێزەکانتان بۆ کۆت و زنجیرەکەم بۆ ئەوەی کاتێک کە تۆ نمایشی بەندایەتی ئەەکەی ڕۆحت ئامادە بێت بۆ پەرستش و عیبادەتەکان لەم خولەیە بەشداری بکەیت کەواتە لێرەوە خوێنەری ئازیز زۆر تەبیعی بێ بەلایەوە کە ئەم قسەیە ئەەکەم ئەگەر لە ڕەمەزانە گوناهێک ئەنجام مەدرێت گوناهێک ئەبینین تاوانێک ئەبینین زۆر شەیتان لەمەیە تاوانبارنی نەفسی خۆمانە چونکە ئەوەی کە گوناهمان پێکا دووشتە یان شەیاطینیەکان و شەیتانە یان نەفس و خودی خۆمانە دەخوای پەروەردگار پەروەرێنی بەحەق لە ڕەمەزانە کۆت و زنجیری ئەوت بۆەکە ئەو ئیتری ئەمێنێتەوە سەر خۆت تاقیکردنەوەی نەفسی خۆتە کە ئەللا هەر لەبەرەوەش هەستی پێەکەی کە ڕەتوشی فیتڕەتت پاکە بێتەوە لە ڕەمەزانە حرام کەسەی پێش ڕەمەزانی کەچی لە ڕەمەزانیشا دنیای لۆ دەلەسەرە کەچی مەجالی قورئان خوێندنە هەیە مزگەوتەکان خەرباڵغن ئێخوارم کەس ئارم مزگەوتەکەی پێش ڕەمەزان بوو یان ئەمڕۆ من لە قسەیەکی سێرم لە مزگەوتی خۆمانە بینی زۆر جاری وایە نوێژە فەرزەکان ئەچوون بۆ مزگەوت یعنی تینوم بوو مەجال ئاو نەمابوو ئاو بخۆم کارتۆن ئاویاندانە نەمابوو کەچی ئەمڕۆ یەک دووتەنی ئاو هات بۆ مزگەوت لە یەکەم نوێژی نێوڕۆیە بە پیر و گەنج پەلاماری دووتەنیەکانە هەرێکی کارتۆنێکی لەگەردێکی دوانیەسان بەدە دەقە کارتۆنەکاندانەوە تەرتیب کرا یعنی وتم تۆ سەیری کە نوێژی نیۆڕۆی پێرێ و لەگەڵ ئەمڕۆیە بۆ کوێرە ئەم فەرخەی ئەم ڕۆحی تەعاونیە لە مزگەوتە ئەم گوڕوتینە لە پڕەکە ئەم هەموو ئاوە تەرتیب کرا هەر بەوەی کە کۆت و زنجیری شەیاطینیەکانە بەسرێ هەستەکەی فطرەتەکان پاکن یولد على الفطرة فطرتی ئینسان پاک ئەوە شتی ترە تەموو مژاویەکە کە لە ڕەمەزانە ئەو کۆت و زنجیری شەیتانە کۆت و زنجیرەکرێ هەستەکەی ئیتر ناخەکان حەقیقەتەکەیان خەریکە دەرەکەوێ بەس خۆت یارمەتی دەری خۆت بە هەر لەبەرەوەش هەستەکەی خوای پەروەردگار بۆی زۆر ئاسوودەت کە
ئەفەرمێ بۆ ئەوەی کە ڕۆحت باڵاکەوە بەرەو پیری من بێ بڕیار بێ ئەم مانگی ڕەمەزانە هەموو دەرگاکانی بەهشت بۆ واڵاکەم سەرباری ئەوەش کە دەرگایەکی تایبەتت بۆ دانێم دەرگای ڕەیانە و دەرگاکانی دۆزەخشت بۆ دائەخەم. ئەمە ئەم بەڵگە و ئەم فەرمودانە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باسیەکە هەموو ئاماژەگەلێکن بۆ ئەوەی کە ئینسانی مسلمان ئەبێ هەموو گیانی خۆشی و فەرح بێ بۆ ئەم مانگی ڕەمەزانە. تەنانەت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکێک لە ئاەتەکانە دەربارەی مانگی ڕەمەزانی پیرۆز ئاماژەیەکی قورئانی زۆر دقیقی تایە کە ئێمە زۆر جار خوێندومانەتەوە بەڵام بە چاوی مشتری سیرمان نەکردووە. ئەفەرمێ بۆ مانگی ڕەمەزان ئەیامە معدودات نافەرمێ ئەیامن کەثیرە. ئاخر جەمع لەسەر و سێوەیە ئێمە 30 ڕۆژە بۆ خوای پەروەردگار نافەرمێ ئەیامن کەثیرە، نافەرمێ ڕۆژەکان زۆرن. لە زمانی عەرەبیە بۆ هەر ڕۆژێک بۆ هەر کۆمەڵێک وتە معدودات یانی کەمن بە نەزەری ئەتیبار وەری بگرە زۆر بە چاوی مشتری بۆی بڕوانە بە شێوازە لە شێوازەکان وا لە خۆت بکە کە شایانی ڕەحمی خوا بێت چکە ئەم ئەیامانە ئەیامی معدودات و خەلیلن. چاو ناکەیتەوە ئەمڕۆ یەکەم ڕۆژی ڕەمەزان بوو مەشغەڵەتێکی ترمان بۆ دووسە بێت چاو ناکەیتەوە کاتێکە زانیوە 15 ڕەمەزان هات. بۆیە زۆر بەلامەوە گرنگە مامەساجان مەوزوعی ڕەمەزان بکەینە وێزگەیەک. ئەم وێزگەیە من دڵنیام دکتۆرەکان مامەسایانی تر لە ناحیەی جەستەیەوە لەوانەیە قسەی لەسەرکەن لە ناحیە طبیەوە چەند ئیسفادەی لێەکەین، بەڵام ناحیە ڕۆحەکەی کە گرنگە ئێمە ئاماژەی پێبین ئەمەیە کە ئێمە لە مانگی ڕەمەزانە ئەبێ خۆمان بکەینە کەسێک کە شایانی ئەو ڕەحمە بین کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی خەسارەمەندترین کەس ئەو کەسەیە کە بە مانگی ڕەمەزانەگا و خۆی ناکا بەو کەسێک کە شایانی ئەو ڕەحمە بێت. هەر لەبەرەوەی خوای پەروەردگار ئەوەنە بەڕەحمە سێرم سێ فەرمودەیەکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک مانگی ڕەمەزان بەڕۆژوو بێت خوا لە گوناهی ئەوڵی و ئاخری خۆشی بێت. لە ڕەوایەتی کتابە فەرمێ ئەوڵ و ئاخریشی لەوانەیە بۆ کەسێک بە ڕۆژە هیلاکە بێت ڕەمەزانەکە ئەگرێت بەڵام لە ڕۆژەکەیە وەکو پێویست نییە بەندایەتیەکان هەر بە ڕۆژوو بێت و هیلاکە بەعزی عیبادەتی بۆ ناکرێ. خوای پەروەردگار ئۆفەرێکی تری خاتە بەردەم لە ڕێی پێغەمبەرەکەی صلی الله علیه و سلم فەرمێ ئەگەر هاتیتەوە سەر خەوێکشکان شەو تاقەیەک تر بۆ دروست بووە دەمادام تۆزە ئیسراحەتە کردووە من قامە ڕەمەضانە ئیمانە واحتسابا ئەوەی نوێژی تەراویح لەگەڵ مامۆسایە بکا لە مزگە و غفر له ما تقدم من ذنبه. دیسان ئەم ئۆڤەرە شێیاتەوە بەردەم ئەگەر بە ڕۆژوەکە نەوتوانی ئەو ڕەحمە گەورەیە فراهەمکەی بۆ خۆت ئەوە تا لە تەراویحەکەشە هەر لەبەرەوە ڕووی دەمەکەمە مسلمانان لێرەوە پێیان ئەڵێن تکاتان لێ ئەەکەم تا بۆتانەکرێ وترەکەمە بنەوە ماڵەوە چکە ئێستا شتێک ینی وتەیەکەی ئەڵێن بۆ ئەوەی شەونێژەکەی شۆمان بتوانین شەونێژکەین تەراویحەکە بکەن لەگەڵ مامۆسایە وترەکە بەرنەوە ماڵەوە دەرگای شەونێژ بڕۆ ناکەم دابخرێم قسەکە زۆر جوانە جاری پێش هەموو شتێک وتریش بکەی ئەتوانی کە هەڵسایتەوە بە پارچە و شەونێژکی دەرگای شەونێژ دانەخراوە تەنها وتر دووبارە مەکەرەوە. بەڵام لێرۆ بیریانە خەمەوە بە فەرمودەیەک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ هەر کەسێک لەگەڵ ئیمامی مزگەوتە نوێژی عیشای بە جەماعەت کرد و تەراویحەکەشی لەگەڵ یا ئەنجامدا تا مامۆسا تەواو ئەبێ فەکەئەنەما قام اللەیلە کولە فەکەئەنەما ئەو شەوە هەتا پارچە و شەو نوێژی کردووە. یعنی ئەمە ئەوە ئەگەیەنە کە وەحدەتی سەف بپارێزین و ئاوەدانی مزگەوتەکان بەپەرۆژین پێیان و ئەم تەراویحە وترەکەش لەگەڵ مامۆسای ئەنجام بین مادام حەزت لە شەو نوێژی زیاترە پارچە بۆ خۆ شەو نوێژکە. ئاخر قسەم ئەڵێم ئەگەر لە بەربانگیش ئەەکەیتەوە و هیلاکی و تەراویحەکان وەکو پێویست ناتوانانی ئەنجام بی بەڤەرێکی ترمانەش دارماوە من قام لەیلة القەدر غفر له ما تقدم من ذنبه. يعني هەموو ئەم ئۆڤەرانە خوای پەروەردگار ئەخاتە بەردەمی تۆ بۆ ئەوەی پێت بڵێ من ڕەمەزانم بۆ ئەوە دروست کردووە بیکەمە وێزگەیەک تۆ ئەبیتە خاوەنی ئەوەی کە ئیتر مەلەکوتیانە بەرەو خوای پەروەردگار بڕۆین ئیترەوە خۆمانی بەڕاستی کەم دەرخەمین. ئەم هەموو ئۆڤەرە لە بەردەممانایە ئەم خولە جوانە بۆمان ئامادە کراوە بەم هەموو شتەوە کە خوای پەروەردگار لە قورئان نافەرمێ چی. کاتە دکتۆر ینی بۆ وەرە دانیێش دڵیان پرسیاری هەیە بەڵام بۆی پرسیارەکەم پەیوەندیدار بە قسەکانی تۆ من شتێکت بۆ باسەکەم ئەم ێوارە یەکەم ڕۆژی مانگی ڕەمەزان بوو ساعات 5 چوومەوە بۆ ماڵەوە دراوسەیەکمان هەیە کاک حاجی حوسێنی ناوە خەڵکی خانەقینە لە سلێمانی دانیشێ وتی من موالیدم ساڵی 1950 پەنجاویەک ینی هەفتە و یەک ساڵێک تەمەنیەتی تێمە یەکەم ڕەمەزانمە بۆی تێکچوونی باری تەندروستیەوە ناتوانم بە ڕۆژوو بووم باشە
یەک بێتاقەتێک و کاک دکتۆر تەسەور ناکەی هاتبۆ دەرەوە هاتوچ و ئەیوت نازانم حاڵەتێکی دەرونیم هەیە هیچم پێ ناخورێ بەحساب بڕۆژوش نیم یعنی ناتوانم ڕۆژوم دووش هەر خۆی گێڕایە وتی من ڕۆژگارێک ڕەمەزانم گرتووە کە بەداست دروێنەی گەنممانە کرد لە کەوتە وەرزی هاوینی شەوە کاتە تەمەنم گەنج بوو دیارە چەند سەد دوێ دوو جار 36 و نیوێک لەمە ساڵ لەمە بەربوو بێ کاتە پرسیارەکە ئەمەیە ئەو وزەی لەکوێوە هێناوە کەسێک بتوانێت هەم ئیشیش بکە هیلاکیش دەبێ باس لەوە کرێسە هەر ئەڵێن بە ڕۆژوە بێ و هیلاکە دوو بۆ بێتاقەتە ئەوە ئێمە لە تینوێتی و لە برسێتیە ناڵێنین ئەو بەخشراوە لەوەی بتوانێت بە ڕۆژوش نەبێت لەبەر تێکچوونی تەندروستی کەواتە ئەو وزەیە لەکوێ دێنین ئەی بۆچی بێتاقەتین کە ناتوانین بیگرین تام نیشتی پێ بڵێم بۆ هەموو ئەوانەی کە باری تەندروستیان ناجێگیرە و توانای ڕۆژویان نییە طبعا من ئەمویست لەسەر ئەم بابەتی ڕۆژوە لە ناحیە ئەحکامە فقهیەکەوە ئیشی لەسەر نەکەین و قسەی لەسەر نەکەین چونکە ئەمە بابەتێکی فقهیە ئەمویست لە ڕوە مامەڵەکردنەکەەوە چۆن هەڵسەنگاندنی بۆ بکەین ئەم ڕۆژوە لە ناحیە عیرفانیەکەەوە چی بە ئێماکە چونکە ئێمە دوجار ئێستا لەسەر گەنجینەیەکی جوانین وەکو شتادی شیرازیێڵێ گەنجینەیەک لە پەنامانایە بەڵام گرفتەکەەوە ئێمە بە سەریعی هەنگاوەنین تەسەریعی هەنگاوەنین ئەگەر وریانەبین لە گەنجینەکە دوور کەوتونێتەوە دەیەک تۆزلاکەەوە بدانە گەنجینەکە لە پاڵ خۆتایە بۆ هەموو ئەمانەی کە ئەم حاڵەتە دەرونیان هەیە و جەستیان یارمەتی دەرنیە خۆی پرۆدگارە فەرمێ يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر والله ئێمە ڕۆژومان لەسەر ئێوە فەرز کردووە تەنها بۆ ئەومانە ئاسانکاری بۆ ئێوە بکەین هەم بۆ چوونە بەهەشت هەم بە ناحیە طبی و جەستەیەکەیەوە خۆی پرۆدگار عسری لە ئێمە ناوێت لەبەرەوە ئەزانی جەستت یارمەتی دەرنیە بۆ ئەوی بە ڕۆژوبی هەر مادام هەر بەوەی نیەتەکەت هەبوو بەڵام توانات نییە دڵنیا بخوای پەروەردگار بۆش تەنووسێ و لەسەریشی مەجووری ئەمێوزا ئەو ڕۆحیەتە بۆ بێتاقەتە ینی بۆ مسلمان وای لێ دێ ئەم بەرەکەتەیە شەیتانەکان کۆدووبند بوون فیتراتە پاکەتە پاکە ئەو پرسیارەت زۆرە جێگەی خۆیەتی پێغەمبەری خواستم فەرمێ لە ڕەمەزانە پێنجتم پێدراوە نەدراوە بە هەموو ئومەتانی پێشخۆم یەکێک لەو تایبەتمەندیانی کە دراوە بە من الليلة الأولى ليلة النظرة الربانية شەوی یەکەمی ڕەمەزان شەوی تەماشاکردنی میهرەبانی خوای پەروەردگارە بۆ تەواوی سەرزەوی پێغەمبەری خواستمە فەرمێ هەر کەسێک بەر ئەم سەیرکردنەی خوای پەروەردگار بکەوێ لەم يعذبه ئەمەدا سزای نادا هەل لە دنیاە خاوەنی دڵ و دەروونێکی ئاسوودەی ئەکات هەل لەبەرەوەی لە ڕەمەزانە کە فترەتەکان پاکە بن ئەوەی ئەوە تا سەیریکە حاڵەتێکەیە ئەو حاڵەتە هەموو یشێک لە ئێمە ئەتوانین لە پەنامەکیا کۆمەڵە شتەیە بیکەین کەچی لە ڕەمەزانە ئەوەنە ڕۆحمان باڵا ئەکا خەریکە قورگە گوشکە بێتەوە بۆ قومێ ئاو کەسی شاوی لێ نێتوانی بە قومێ ئاوی ئیشی دەبرکەی کەچی ئەوەندە ئیخلاصەکەت ئیحسانەکەت یا بەرجەستا بێ لە قۆناغی ئیسلامەوە ئەچی بۆ ئیمان لە ئیمانەوە بەرەوەی ئیحسان و ڕۆی ئیتر خەریک هەست بەوەکەی خوا ئەبینی چونکە ئەگەر هەز ناکەی ئەو ببینی خۆ تۆ بینێ ینی ئەم ئەحساسەوە بۆ دروستە بێ کە ئەگەر لەسەر ئەم حاڵەتە ئینسان بەردەوام بێ پێغەمبەری خواستمە فەرمێ لە صافحەتکم المەلائکە مەلائکەکان تەوقەتان لەگەڵاکەن بەڵام ئەو جارێ ئێستا هێشتا ئێمە لە مەرحەلەی پەردەکەین هێشتا ڕۆحمان باڵای نەکردووە تا بگەین بەو ئاستە مەبەستم ئەوەیە بۆیە ئەم حاڵەتە گڕوتینەمان بۆ دروستە بێ ئێستا ئێمە لەژێر چاودێری سەیرکردنەکەی خۆی پەروەردگارین ليالي النسمات الربانية حتى النسمات الرمضانية چون ئێمە جاری وایە دائنیشین عرقێکمان کردووە گەرمە لە پڕکاشنی شەماڵەگە چەند چێژی لێ بینین بەم شتانە ئەوترێ نەسەمات الرەمەضانیە یعنی شنەبای شەماڵی میهرەبانی خوای پەروەردگار باڵ ئەکێشێ بەسەر زەویە چونکە تۆ ئەزانی دوجار نزیکترین ئەستێرە بە نسبەتی ئێمەوە بە سەریعترین کەشتی ئاسمانی بۆی بڕۆین بە 200 ساڵ ئەنجا ئایگەینێ ئەم گردونە ئەوەنە گەورەیە کەچی پەروەرێنێکی بەحەق ئەم گردونە ئەخاتە هەلەکە سەما لە پێشوازی مانگی ڕەمەزانە تەواوی مەلایکەکان ئەکەونە سەرفکە بۆ پێشوازی ئەم مانگی ڕەمەزانە ئەوە تا بەهەشت خۆی ئەڕازێنێتەوە دەرگای دۆزەخ داخرێ مەلایکەکانی فریشتەکانی ئاسمان هەر هەمویان لە پێشوازی تەوزیعکردنی قندیلی نۆرانیان بەسەر و دەرونی مسلمانەکانە گوناحنی ئیتر من هەر گوێنەیەم بە قورگێشە گوێنەیەم بەو هیلاکی جەستەیە چونکە من دوجار متابعی سیرە بکەن باوەڕکە زۆربەی غەزەواتی پێغەمبەری خواستم لە مانگی ڕەمەزانە بووە و زۆربەی کاتیش نەیان شکاندووە چونکە ئینسانی مسلمان بەس وریای خۆی بێت بزانێ ڕۆحی لە چ ئاستێکایە خاوەنی چەندین تاقە و توانایە لێکی لە وتارەکانی کوشکا بە تەحەداوە لە زۆر تووڕەم کەنتەرەوەی خۆمە نێرمە مەسەلەسی بەرموەدە ئەقاوە تەحەدایەکی گەورەیە یعنی ئینسانی مسلمان خاوەنی ڕۆحیەتێکە
زۆر بە گەورەی بیرەکاتەوە بۆیە تکاکەم ئێمە لە ڕەمەزانە ئەبێ لە مانای عیبادەتەکان بەو شێوازە تێبگەین کە نوێش مانایەکی تری هەیە ئەگینە ئەگەر نوێش بریتی بێ لەو حرەکات و سەکەناتەوە ئەحکامێکی فقهیە کافرەکانی ژەو نوێژیان کردووە ئەوە تا بە بەڵگەی ئایا دەفەرمێ وەما کانە صەلاتهم ئیلا مکان وتەصدیە کافرەکانیش نوێژیان هەبووە بەڵام حرەکات و سەکەناتێک بووە بەڵام ئەو نوێژەی ئێمە ئەو نوێژەیە کە پێش ئەوەی ئەمە بکەم بە فەرش ئەوەی ناو ئەمە ئەەکەم بە فەرش و بڵاو یەکەمەوە بەسەر زەویا و لە خاکەکە خاکیبوونی تەبیعەتم وەرەگرم ئیتر ئەبما و کەسەی کە غرورم نییە بە بەندایەتەکەی خۆم مەغرور نابم ئەم حاڵەتە ڕۆحیانە ئەگەرمە بۆم پەرشە عیبادەتی خۆم کەوام لێ لە نمایشی بەندایەتی ما من هەستەکەم لە نوێژەکەیە پەیمان نامەیەک لەگەڵ خۆیان بەرپاکەم کاردانەوەی بۆنی ئەم عەتر و عەبیرەم لە چوونە دەرەوەی قاچی چەپمە لە مزگە و کە ئەتر بەنگ بۆ نەیاتەوە لە ڕنگ و بۆی کردارەکانمان لە دەرەوەیە ڕەمەزان ئەم مەسیجانەی تایە دەناوەکو معلومات و زانیاری سپاس بخوا لە ڕێی سۆسیال میدیاوە ئەزانین ڕۆژوو چۆنە گیرێ بەچی بەتاڵە بێتەوە ئەحکامە فقهیەکانی چین بەڵام ئێمە زیاتر ئێمە پێویستمان بەم زانیاریانی نێ بەڕاستی ئێمە پێویستیمان بەو ئاسوودەیە دەرونیەیە کە ئێستا ئەمڕۆ هەموونەمان بوێڵین بەدوایە کاک دکتۆریستم لەسەر ئەو ئاسوودە دەرونیە ئەو گروتینەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزانە هەموو موسڵمانەگەیەتی مانگی منە کە بەو پەڕی دڵخۆشیم و عیبادەتەکان ئەنجام دەدەن ئەدەین چی بکرێت چۆن ئەم دڵ دەروونەمان وا لێ بکەین کە لە دوای ڕەمەزانیش ئەم دڵ دەروونە و ئەم عیبادەتانە هەر بەردەوامی هەبێت تۆ ئەم هەموو مانگە ئەم سی ڕۆژە بە ڕۆژوو دەبین عیبادەتەکەین قورئان دەخوێنین چۆن وا بکەین کە دوای ڕەمەزانیش هەر بەردەوامی بدەین ئیدامە بدەین بەم عیبادەتانە قسەیە بکەم بەس خەفەت نەخۆن لێکێک لە عالم عارفە گەورەکان ئەفەرمون بە چیا بزانم ڕەمەزانم قبول کراوە بووە ئەفەرمێ بەوەیە کە دوای ڕەمەزان ئەو حاڵەتە ڕۆحیە و کەمێک گەرد بگرێ ئەگنە لەو حاڵەتە ڕۆحیە ڕەمەزانە بی ئەگەر وانەبووی بترسە لە ڕەمەزانەکەی خۆ یەکێک لەو هەنگاوە گەورانە کە ئینسان باڵا ئەکا مەوزوعی بەڕاستی ئەم برسی بوونەیە چونکە ئینسان کە برسی بوو هەم ناوسکی بەتاڵە هەم بۆ دەنگخۆشی ژانێ مەقاماتی باش بۆیێت هەم ئەو نەفسە دەشکێنی چونکە ئێمە گرفتاری ئەمڕۆ بەجددی ئەوەی کە پێتەکە ئەم نەفس و شەیتانەیە بەس مجرد ئینسان بەسەر ئەوەیە زاڵ بێت فترەیەک ناڕەحەتە بێت لێتان ناشارمەوە ئەمەی کە ئێمە پیادەیەکەین خواخۆی لە قورئان فەرمێ ئینا سەنلقی عەلەیکە قەولەن ثەقیلا بەڵام هەموو شتێکی ثەقیل کە وردە نەفسیەت متعەودە بێ ڕایەت لەسەرم بابەتە ئیتر نەفس گەورە ئەبێ باڵا ئەکا وای لێ دێ عەسڵەن پێی شەرمە خۆی مەشغوڵکا بەو بابەتانەوە بەس ئەوە بەچیە بێ بەو تەمرین و ڕاهێنانەی کە لەم سی ڕۆژەیە جێبەجێ یەکەم لە خۆما لەم سی ڕۆژەیە خۆت ئەزانی بەچی وا باڵات کردووە بۆی لە حاڵەتی تەنیاییای مەجال بە خۆت نایی ئیدە لە دوای ڕەمەزانیشە ئەم حاڵەتە هەوڵ بگی ئانی جارجار ڕیفرێشێکی خۆ بکەرەوە جارجار مەوزوعی بە ڕۆژوبوونە ئەم ڕۆژوبوونە کە لە تەواوی مانگەکانی تریشا مەجالیەوەی تیا هەیە دووشەمانێک کە جارجار هەم بۆ جەستەیە ژیانی دەرونیە ئیسفادەی هەیە ئەم بابەتە ئینسان بەجددی والذین جاهدوا فینا لنهدینهم سبلنا جاهدوا اسمی فاعل ئەبێ ئێمە خۆمان هەندێک جار بکەرەکە بین بکەرەکە ئەبێ خۆت بی هەر بەوەی کە بکەرەکە خۆت بی خوای پەروەردگارە فەرمێ سبلنا هەموو ڕێگاکانی خۆمان هەموو دەرگاکانی خۆمان بۆی واڵا ئەکەین ڕۆحی باڵا پێ ئەەکەین ئەو کاتە هەموو کاتێک بۆ ئەو ڕەمەزان زۆر ڕاستە کەواتە کاک دکتۆر یعنی من بۆکو باسس کردەمێ بگەڕێنەوە بۆ ئەو ڕۆحە بۆ ئەو ڕۆحیەتە لە پشتی منەوە هەیە بۆ مانگەی من پێش ڕەمەزان زۆر جار کە تۆزە برسیە بین زۆر تووڕابی ئێستا برسێتی ڕەمەزانە هێورمانەکاتەوە یعنی تۆ سەرێم یاسایە چی بکەین هەز ئەوە بدۆزینەوە بۆ ئیتر ئەمە ئەگەر دۆزیمانەوە ئەمان با بەرەو کوێ چەندێک کۆدی سەرکەوتنەکەمان ئەداتە دەست کە ئیتر هەر هەمان جسمەوە هەمان برسێتیە کەچی پێش ڕەمەزان چیم لێکە لە ناو ڕەمەزانە هەر پێ 180 لە پێچەوانەکەیم لێکە زۆر جوان تا من هەر باسی ئایکۆن و کۆدەکە کرد منیشت بە جەناب دەڵێم فەرمودەی هەموو کەس بیستوێتی لە ڕووی زانستی و لە نۆ طبیەوە ئینسان کاتێکە بە ڕۆژووە بێ خواردن ناخوا ئۆتۆماتیکیان لە دوای دوو بە دواوە ماعیدەی لە ڕێی ماعیدەیەوە بۆنی دەمیدێت پەروەرێنی بە حەق بێ ئیعازێ با بە مەلائیکە ئایکۆنی بۆن ناخۆشیەکەم بۆ بکەن بە کۆدی بۆنی میسک و عەبیر
لخلوف فم الصائم أطيب عند الله من ريح المسك پەروەرێنێک کە من ئیشم بەوە ئەو ئیشی بە من نییە من ئەوەنە بۆی گرنگم ئەم بۆ ناخۆشیەکە من و تۆ حەزەر لە یەکتریەکەن لە نوێژی عەسرا کەچی لای خۆی پەروەردگار لە میسک و عەمبەر خۆشترە خوایەک ئاوا مامەڵە لەگەڵ مناکە ئەتر ئەبەم ڕۆحی تۆ مامەڵە بکەم ئەو کاتە وام لێ نایە سەعاتم لە دەستایە مۆبایلیشم بەدەستەوە زوو سێرێکی سەعاتی دیوارەکە مەرە چەندێکی ماوە بۆ مەغریب لە برسان مردین نەوەڵا بەعەکسەوە من کاتەکە بە فرسەت دەزانم استثماریشتی تریتی ئەکەم قورئانی تیا خوێنم معلوماتی تر کۆ ئەەکەمەوە ئەسڵەن من قەنەعەتم وایە لە هەندی حاڵەتە ئینسانی مسلمان ئەبێ بگاتە حاڵەتێک فەراغی نییە بەتاڵ نییە یعنی بەجددی بەشتی تر بڕێکەکەینەوە هەر بەوەی کە تۆ لەم لەحزەیە خەڵکانی تر خەریکی گوناهن لەم لەحزە تۆ خەریکی گوناهن هیچیش ناکەی نە قورئان نەخوێنم نە هیچ بەس خەریکی گوناهنیم لە ماڵەوە دانیشتوم ناچمە شوێنێک کە خوا پێ ناخۆش بێ هەر بۆی کە ناچیتە شوێنێک کە خوای پێ ناخۆشە تۆ بە چاکی بۆ تۆمارەکە ئێمە کەم نییە ئەمە لای خوای پەروەردگار و خۆشتان نەزانن ئەگەر سونەتێ بە هەفتە حساب بکرێ بە فەرز حساب بکرێ فەرزێک بە هەفتە حساب بکرێ بیگوازەرەوە بۆ هەموو چاکەکانی تر کە یەک بە حوسە بۆ حسابەکە کەواتە ئەو باڵانسی لە ڕەمەزانە دەستەکەوێ هەر لەبەرەوەیە معلوماتی وەرگرتنی تۆماری ڕۆژوو ئایکۆنەکەی نایاتە دەست مەلایکە یعنی مەلایکە زۆر بە پەرۆشەوەن هەموو ئاسمانەکان مەشغوڵن بۆەوەی کە بزان ڕۆژەکە بۆ شتێکی لەسەر تۆمارکەن خوای پەروەردگار نایەڵی بیزانن بۆ الصوم لي وأنا أجزي به هەڵم گرتۆ بۆ خۆم پاداشتێکیانە ئێمە خۆیان تەسەووری نەکەن هەر لەبەر لە ڕۆژی قیامەتە ئینسانە گەیەنن خۆی باشە نازانێت کاکە من ئەوە نیم ئەم هەموو چاکەیەکی بۆ بنووسراوە لە فەزل و کەرەمی خوای پەروەردگار فەرمێ نا تۆ لە ڕەمەزانە لە کاتەکانی ترا ئەهوەن الناظرین نەبووین لای تۆ ئەهوەن الناظرین بۆ معنایی کە کەسێک بێت لە پڕەکاش برسە بم مەگەر لەسەر شتێکی خراپ بێ بەڵام لەخوا شەرم نەکەم هەر بۆی کە لە خۆتەنیاییە خوای پەروەردگار حساب و کتابێ بۆ بینینی ئەوەکەی نەسوو الله فەنەسیەهوم مادام ئێمە بیر نەچوە ئێمە ئەمڕۆ ئێمە تۆمان لەبیرە شتەکانت بە شێوازێک بۆ ئاوەشوەکەینەوە هەمووی تەبدیل دەکەین بە چاکە نەک بە چاکە بە چاکات چونکە لە قورئانە مصطلحی حەسەنە بە حەسەنادا ئاماژەی پێکراوە کە جەمعی مؤنەسی سالمە کە بە چەندین خاتە کە ئابەم ڕۆحی تۆ مامەڵە لەگەڵ چەمکە عیبادەتەکان بکە ئەو کاتە تێگەی با بگیان ئەمەی کە من ئەنجامی ئەدەم بۆ پەروەرێنێکی بە حەقا نایەڵێ مەلایکەی سەرشانیشم بزان حساب و کتابەکەی چۆنیە لە یەکەم شەوە خوای پەروەردگار سەیری منەکە و هەموو شەوێ وەحک دەیا فەرمێ ئینە لله عتقا هەموو شەوێ یەک دنیا کەس ئازاد دەکەم ئێمە ئەنجا ئەگەیتەوە قەناعەتی بڵێ بۆیە مردوانی سەر قەبران هەر لە یەکەم شەوە حەفلەوە هەنگێڕانیانە بەڵام ئەوە ئێمەی خەوتووین ئاگامە لە بابەتەکە نیە و ئاشنانین بە بابەتەکە تەواوی ئاسمانەکان خۆشاون کەچی ئێمەمانە لە خەوی غەفڵەتین بە پەرۆشیۆین کە مەشغوڵیەوە بین بچین بۆ مارکێتەکان شتەکان بکڕین بەڵێ ئێمەش زەرورە بەڵام ئەو خڕۆشانەی ئاسمان پێویستیش بەوەیە کە ئێرەش تۆزە بخڕۆشێ چونکە دوجار هەموو شتەکانی تۆ بە دووقات و دەقات و حوسەقات حساب بکرێ ئێمە چۆن بە نەزەری اعتیبار وەری نەگرم زۆر باشەکان دکتۆر یەکێکی دیکە لەو عیبادەتانی کە ئەنجامی دەدەین پێش ڕەمەزان و لە ڕەمەزانە زیاتر دوعاکردنە ئەمە ژەمێر پێویستکەمەوە بە ڕۆح و بە دڵ و دەروونمانەوە زۆر جار لە پێش ڕەمەزان یاخود لە ڕەمەزانیشە کاتێککە دوعا دەکەین لە ناخمانە لەوانەیە زۆری لە مسلمانەوە دروست بێت کێ دەڵێت خۆی گەورە ئەم دوعایانم قبول دەکات یان کەسێک کە خۆی گەورە دەوێت هیدایەتی بات و لە مانگە پیرۆزەدا زیاتر دەوێت عیبادەت و پەرستش ئەنجام دات و تاوەکو ڕێگەی ڕاستی خۆی بدۆزێتەوە یەکێک لەو شتانە پەنای بۆ بەرێت دوعاکردنە باشترین دوعاکردن چیە بۆی کە ئەو ناخە لە ناخماندا نەمێنێت ئەو وەزوەسەیە کە هەیە لە ناخماندا نەمێنێت و دوعایەکی دروست بکەین کە خۆی گەورە لێمان ڕازی بێت زۆر لە جێ خۆیەتی پرسیارەکەت طبعا لە هەموو قورئانە لە یەک شوێنە فەرمێ فإني قريب ئەوجا ئاەتی ڕۆژوو ئاەتی ڕەمەزانە وإذا سألك عبادي فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعاني وهمو ئێوارەیەکیش ئەو ئۆڤەرە هەیە لە بەردەم تۆیە کە دانیشتێکی VIPیانت خۆی پەروەردگار بۆ ئەنجامەدا ئەفەرمێ بەس تۆ دوعاکە من قبوڵ یەکەم و دوعاکانیش حەزکە هەندێکیان قبوڵ نەکرێن چونکە ئەوەی کە قبوڵ دەکرێت لە دنیا لەوانەیە تۆ بەسەحەتەکەی نەزانین زەهێری تۆ بێ خۆی پەروەردگار مستەقبەلی تۆ باشتر ئەزانێ بۆ دەڵەکرێت بە شێوە ئەسڵەن من ڕەئیم وایە ئینسان لە دوعاکانیان قەت خەتە بۆ خوادان نەنێ خوای گیان ئەوم بۆ بکەی کو ئەگەر خێریش دییانی خێری تێکەی نا خوای گیان خۆت چی بە باشە زانی حتا عولەمای کۆ ناوا دوعایان کردووە ئینی ئوفەوض ئەمری ئیلەیک یان وەتە دەست تۆ بە وەڵڵا وەبیللا وەتەڵڵا
زۆر جوانە. یەک دەخە بام قسەی بۆ بکەم حەزرەتی موسا قاتلە ها بۆگزێکی وەشانووە سجن ناکرێت بەکو بەرزەکی بانان بۆی دەرەچێ کەچی حەزرەتی یوسف هەروەکو ئەو پێغەمبەرە نە قاتلە و نەهیچ کەچی ئێمە کرێتە سیندانەوە ئێمە حەقە حکمەتەکەی چییە؟ حکمەتەکەی لەو دیوشتەکەوەیە دوجار ئەمەی کە لە سجنایە بەس بەوەی دوعاکەی گیرا ببوایە و لە کاتی خۆیان بەر ببوایە نەبوو بە پاشای بەینی مسر ناخوای گەورە بۆی دو ئاخاچوو کە ئیشی پێێتی کاکە وەڵڵا خۆی پرۆردگار ئێمە بۆی گرنگین ئیشی پێمانە بەڵام گرفتەکەەوەی هێشتا ئێمە خۆمان نەدۆزیوەتەوە ئێمە ونین ون تۆ جارێ خۆ بدۆ زۆر جابدان خۆی پرۆردگار چۆن نەدۆزیتەوە زۆر باشە پرسیارەکە بنێت دکتۆر گیان وەڵاهی مەجلیسەکە و نەخۆشە ینی هەرچەندە حالیان سعات درەنگە ینی تۆش هیلاکی و نامەوێت زۆریش لەوە زیاتر هیلاکەم پێم خۆشە ئێستا خەڵکانی ڕەنگە گوێ بۆ ئێمە بگرن یان دواتر گوێ بۆ بەڕێزت بگرن سەرەتای مانگی ڕەمەزانە ڕۆژێک ڕۆیشتووە چیان پێڵەی زۆرت باس کرد لەو دەرفەتە باشانەی لە بەردەستانە شتێکی تایبەتر کە خدای گەورە شاید هیدایەتیان بدا ڕێگە ڕاست بگرن ئەمەی ئەم 29 ڕۆژەی ئاگەر 28 بێ مابێت لە بەردەستیانە بە دەرفەتی بزان و لە دەستینەیەن طبعا کە ڕەمەزان بۆ ڕەمەزان یانی چی كفارة لما بينهن يعني شيء يعني كيوم ولدته أمه يعني أمر رمضان من بزلي بزانم باعث عمر بشلو شوار صالة بزلي بزانم من آخر روش حفلية زاني شيما حفلية تخرج يوم كيوم ولدته أمه حفلية يادي لدايقوني خوما كم كتصافي وكافي شم بسرونا معه أما سجيش تريبه يعني كومنتي تري ايه لما زياتر يعني رمضان حرب قالطه بيعمل خاصه نافر مي امين وتنوشيه فمن والله احسن جبريل هاو بلا ام دعائك خوايا او كسيك برمضان قاو نابته او كسيك خوالي خوش به او لا ترشي مش امين يعني او انا بتحداهم دعائك حضرتي جبريل شوك اذاني اتر بهمونه خوي پروردگار لبيانو لي بخاتا فردەوسەکەی خۆی وەچکۆ درگاکانی بۆ کردوێتەوە درگایەکی تایبەتیشی بۆ داناوە کە درگای تێراوەکانە ڕێیان ئێمە درگای بۆ تۆ کردوێتەوە درگایەکی ڤای پشتی بۆ داناوی هێشتا هەر پشتی تێکەم هێشتا هەر سەرەتاتین بێ ملە جوڕێم بێ کاکە فەوەلی وجهەکە شەتر لە مەسجد الحرام زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عەدنان هەورامانی مامۆستای زانکۆ سپاس کەم دەرفەتت بێمە بەخشی و زۆر داوای لێبوردنیشەکەم کە بەوکو پێویست نەبووم بەس خوازگار ئەمە قسەی ناخێ دڵم بۆ بێت داوای لە ساغیتان بۆکەم خی گەورە پشتیوانتان بێ و بەخوای گەورەتان سەرم وڵازان و خۆشەویستان هەڵبەدەین پەیامێرانمان لە بەشێک لە شار و شارشەکان وەربگرین زانین شەوانی ڕەمەزان لە شار و شارشەکان چۆن بەڕێوە دەچێت سەرەتا دەچمە هەولێر ئیدریس محەممەد وەردەگرم ئیدریس لای خوا لەبێت و تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءالله بەڵێ ئەیدریس دووبارە سڵاوت لێبێ تاعات و عیبادەتتان قبول بێ دیارە ئەمڕۆژ بە ڕۆژوو بوون ماندوو بوون لە هەرکا بوون ئێستش لە چ شوێنێکی شاری هەولێری شەوانی هەولێر لە یەکەم شەوی مانگی پیرۆزی ڕەمەزان چی دەگوزارێ قەرەباڵخینی و بازاڕەکان وەروەها هاوڵاتیان چۆن پێشوازیان لە مانگی پیرۆزی ڕەمەزان کردووە سڵاوتان لێبێتۆم کاتستان باش کاک شوان کاک دانیال خی گەورە وا بکات باشترین تاعات و عیبادەت لە مانجی پیرۆزی ڕەمەزان ئەنجام بدەین خی گەورە وا بکات ئەم ڕەمەزانە بە باشترین شێوە بەڕێ بکەین و ببێتەوەی کەفارەتی گوناهی هەموو مانگەکانی ڕابردوومان هەڵبەتە من ئێستا لە یەکەم شەوی مانجی پیرۆزی ڕەمەزان لە یەکێک لە گەڕەکە هەرە دێرینەکانی شاری هەولێرم گەڕەشی تعجیلی ناوە گەڕەشی تعجیل بۆن بەناوبانگەکە هەموو شتێکی لێ هەم لە بابەتی فۆلکلۆریات و هەمیش لە خواردنی تایبەت و خاص و هەمیش ئەو مزگەوتانێکەوە لەو گەڕەکە لە هەرە مزگەوتە دێرینەکانن ئەو گەڕەکەی لە لای دەستی چەپی منەوەیە گەڕەشی تعجیلە کەوە یەکێکە لە کۆنترین گەڕەکەکانی شاری هەولێر کەوە لە ئێستادا هیچ کەسێکی تێدا ناژی بۆەوەی تەنها بۆ ڕاستنی کەلەپوری هەولێر ماوەتەوە لە دەستی ڕاستی منیشەوە یەشێک لە مزگەوتەکانی لێ بە ناوی مزگەوتی کوورەتیان مزگەوتی کوورەتیانە مێژوویەکی هەرە دێرینی هەیە لە شاری هەولێر لە دوای قەڵای هەولێر ئێرە یەکەم شوێنەکەوە
ئاوەدانی شاری هەولێری گەیشتوتێ ئەم مزگەوتە لە ساڵی 1945 لەلایەن خێرخوازانەوە دروستکراوەکەوە تەمەنی ئەم مزگەوتە 77 ساڵە بەڵام لە ساڵی 2009 نۆژەن کراوەتەوە من پێم خۆشە هاوکارم یارمەتی دەرم بێت پشتی منەوە بۆتان بگوازمەوە لە پشتی منەوە کۆمەڵێک شتی لێ کۆمەڵێک تایبەتمەندی لێ تایبەتمەندیەکان هەم لە وەکو باس دەگوترێت وەکو دەگوترێت بڕگەی گۆشت گۆشتی زۆر تایبەتی لێە نوعیەتی زۆر سەیری لێ نازانم کاک دانیال کاک شوان ئێوە ئەم جۆرە گۆشتانێکەوە ئێستا من باسی دەکەم نازانم ئێوە خواردوتانە یان نا بەڵام ئەگەر هاتن بە هەولێری شەڵا من لەگەڵ خۆم دەتان هێنم بۆ ئێرە تاکو تامی گۆشتەکانی ئێرە شکۆن من دەمێت لەگەڵ خاوەنی ئەم چێشخانەیە قسە بکەم سڵاو لێوە دۆساجان یاخۆ سەلامت بن باسێکی مێژووی ئەم دوکانم بۆ بکە لە ساڵی چەندەوە تۆ لێرەی تایبەتمەندی ئەم دوکانە چییە کە تۆ لێرەی دادناوە لە شتاوەنەوەیەکەوەی شیرەکەم تایبەتمەندەکان کۆمەڵێک ناوی خواردەمەنی سوسکە و مراوی و ئەو بابەتانەی لێە ئەم بابەتانە هیچ ناکەنە بڵێ ئەمە تایبەتمەندی چییە کڕیاری تایبەتی خۆ هەیە یان چۆنە بڵێەوە مەوسمە کە دایم وەشی زستان دادێ سەرما دادێ شتانە ڕەوازی باش دەبی لە نۆتیۆکەوە ژەوی شێرەکەین خەڵکەشی تەواو ڕووی تێکردیان ئێستا ماوە ئەگەر سەیرێش بکەین ئێستاژ ماوە دەبا سەیرێک بکەین بە هەم بە بینەرانمان و هەم بە ئەم بێژەرە بە ڕێزانەی خۆمانیشی نیشان بدەین کۆمەڵێک خواردەمەنی تایبەتە هەم ڕەشۆڵە و هەمیش پۆڕ و هەم سوسکە و خواردنی مراوی کاگی یونس ئەگەر هاوکارمان بی تەڵان من نامەوێت دەستی لێ بدەم ئەوەر با خاوانەکەی خۆی دەستی لێ بدات ئەمە چییە گۆشتی ئەمە مراویەوە ئەوە مراوی تورکیە ئەمانەش فروزم کەلەبابن ئەو خۆمان نیان ناوان شترچینە ئەوە بەخۆی مسریە بەزەوا مەشهورە پێ دێم مراوی تورکی لە بازاری ئەی ئەویان ئەوەش پۆڕە ئەوە پۆڕە بڵێ وڵا بەتامیش دیارە ئەی ئەمە باشە مشکلێنیە میێوان مام یاڕەبی سەلامەت کۆتری زازلە هەموو کۆتری زازلە ئەمانەش ڕەشۆڵن ئەوە ڕەشۆڵیاری خۆی هەیە ئەمانە بڵێ ئەی ئەمانەی تر ئەوانە شەر هەون بەس هەتا وەشی دەکولێت دەریان دەینین هەتا زیاد نەڕزێتەوە ئەمانە ڕۆژانت خەڵک بە تایبەت بۆی سەردانی دەکات ئەوانەی کە دێن لەبوو بابەتانە بە تایبەتی لەو شتەی دێ ئەوی تکەژە شتانێک خۆ بە خۆت بینیت ئەوان ژەر ئەو ساڵ دوازدەی مانجەیە بەس ئەو مەوسمی خۆیە ئەوانە بەس مەوسمی خۆیەوە لە ساڵی چەندەوە تو ئەم خواردەمانیانە بەکاردێن لە شتاوەشتەوە لێرەمە کاتی خۆی هیچی 5 کیلۆمان تۆڕم کردیان هەر لێو توانە ئەلەو توانێ بڵێ بەزە نۆتیەکەەوەی شێ دەکەم لەش ساڵ بەخێرکەوتوو بیت زۆر سپاس دەکەم بەڵێ کاک دانیال کاک شوان ئەمە تایبەتمەندیەشی ئەم دوکانە بوو لە لایەکی تریشەوە من پێم خۆشە ئاماژە بۆش بکەم ماستی خۆماڵی بە ئارەزوی خۆت ماستاوەکە تیر دەکەی یاخۆت شری دەکەی ئەمە تەنها منزەڵی ماستە ئەمە تەنها منزەڵی ماستە ماستەکە لەناو ئەو قاپە دەکەن دواتر ئاوی تێ دەکەن بە ئارەزوی خۆی بڕیار لەسەر ئەو ماستاوە دەداتکەوە ئەخۆ ماستاوەکەی تیر بێت یاخود خەفیف بێت بەڵێ کاک شوان واتە جیاوازی هەیە ینی هەست بە جیاوازیەکە کرێ گەرم و گوڕێکە جیاوازترە لە شەوانی شار شەوانی شاری هەولێر بەتایبەت لە مانجی ڕەمەزان کاک شوان قەرەباڵغێکی زۆری پێوە دیارە هاوڵاتیان بە شێوەیەکی گشتی جموجۆڵەکانی خۆیان بەهۆی ئەوەی کە بە ڕۆژوو دەبن جموجۆڵەکانی بازار کڕین و فرۆشتن زیاتر دەخەنە شەوانە لەبەرەوەی شەوانە کەمتر ماندوو دەبن یاخود ئەگەر ماندووش بن ئەوە زۆر پێیانەوە دیار نابێت نایەن بە ڕۆژ کار بکەن و ڕۆژۆکەیان لەسەردا بنێن ئەوە دەیخەنە شەو بە شەوانە کاتێکی باشتری بۆ تەرخان دەکەن هەڵبەتە ئەمە وەزبێژ ماستی تریشی بۆ هات ئەمانە ماستی تایبەتن دەمەوێت ئەو پرسیارەشی لێ بکەم ئەم ماستانە لە کوێوە دێننەوە لە کن ئومێدی دێنیم سوورێ یعنی هەولێرە بڵێ لە سایلۆیە زۆر باشە زۆر سپاس بۆ پامێرمان ئیدریس محەممەد دەچینە سلێمانی پامێرمان ڕامیار عوسمان وەردەگرین ڕامیار تاعات و ڕۆژی تۆش قبول بێت ئینشاءالله لە چ شوێنێکی دووە شەوانی سلێمانی چۆن دەگوزارێت
دانیار تاعات و ڕۆژ و عیبادەتی ئێوە و بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و سەرجەم موسڵمانان قبول بێ ئینشاءالله. ئەمە ئێستا لە بەردەم مزگەوتی گەورەین. ئەم شوێنە ینی بە تایبەتی لە ڕەمەزانە تایبەتمەندیەکی تایبەتی خۆی هەیە، بە تایبەت ئەوەی کە زۆرێک لە خەڵکی ڕوودەکەن ئێرە هەم بۆ نان خواردن هەم بۆ چای خواردن، بە تایبەتی لە مانگی ڕەمەزانی تر بەرەبەرە خەڵکێت پارچێوەکەش هەر لێرە دەکات، چونکە خواردن و خواردنەوەی باشی لێە، لە هەمان کاتدا چاکەشی لێ دەتوانێت لە دوای خواردنەکە چاکەش بخواردن. من ئەمڕۆ دەمەوێت ینی باز لە تایبەتمەندی خواردنی چا بکەم دانیار، ینی ئەوانەی کە بە ڕۆژۆ بن بە تایبەت باسی جگەرە کێشەکان ناکەم، من باسی ئەواناکەم کە زۆر حەزیان بە چایە، چونکە لە دوای شکاندنی ڕۆژوو یەکێک لەوانەیە کە زۆر خۆشە دانیار نازم بەلای من و خەڵکی پرسیارم کردووە هەروایە خواردنی چایە. ئێستا لێرە من لە لای وەسا محەممەدم لێرە کۆمەڵە کەرەستەی باشی داناوە بۆ چای خواردن و هەروەها شەکری چاکی داناوە، شەکر و خورما ئەوانە بۆ چای خواردن. اینجا خەڵکێکی زۆر لە دەوری کۆبوونەتەوە لێرە بۆ چای خواردن. ئەوسا محەممەد سڵاو لێ بەخێر بێن سەلامەت بی. خەڵک دەبینم زۆر لە دەورت کۆبووەتەوە، چاکە و خۆشەیان هەر لە ڕەمەزانە چا خۆش؟ وەڵی ئێمار سواز بقە چاکەما خۆش، چام چای ئەمە خەڵوزیشە نوعیدی چاکەی نوعیدی چاکە باشترە، چەند جۆرێکی باش تێگەڵەکەین ڕەمەزان و پێش ڕەمەزانی هەش دۆرمان قەرەباڵە. لە ڕەمەزانە جیاوازترە بێت قەرەباڵکەکەی بەتایبەتی لە ڕەمەزانە تقریبن لە 15 ڕەمەزان بۆ لەوە قەرەباڵتر بێت، خەڵکی دەروانێ دوکان و بازار کرێتەوانێ، بەس بین لە سەردەی ڕەمەزانە چۆترە دۆزێر. کاتژمێر چەند لێرن بۆ چای؟ ئێمە تقریبن تا پاشە تا پاشە لێت. ئەم شەکرانەی داوناوە جیاواز چییە؟ ینی خەڵک حەزی بە تاکردنەوەی هەموو شەکرەکان هەیە یان بۆ جوانی و ڕازانەوەی ئیشەکەی؟ هەر شەکرە و تامەشی خۆی هەیە، تایەتی گوڵاوە، تایەتی گوڵە، تایەتی دارسینیە، شەکری گوڵاوی تایە و سپیتایە و گوێزی تایە و ئەوشتا. ئەم چایەت چەند کتیەکت داناوە، هەر یەکە و تامێکە جیاوازیە لە چاکانە هەموو یەک نوع چایە، بەس تێکەڵکردنەکەی جیاوازە، چەند نوعی چایە تێکەڵیانەکەین، نوعیتی باشن ئاوا دەرەچێت، نامویان هەرێک چای تێکرێت. باشە خەڵک لە ماڵەوە چاکە لێنێت، بەڵام ئەم تام خۆشی نییە کات لێرە هەیە. خەڵک لە ماڵەوە نازانێت چاکان تێکەڵکە یا هەر چای ئێرە خۆش. چای ئازن چای بازار خەست و خۆڵە، چایەکی زۆری تێکرێت، ئێمە یەک کوب چاکینە یەکەتی ئاوانێ، بەس لە ماڵەوانێ ماڵەوە هەمووی خەست ناخۆ، چەند عارێکی دوو عارە سێ عاری تێگەن. جا خەڵوزیش بێ چاکە فەرقیە، چاکە بە ئیسراحە دەکوڵێ، جیاواز ئەوگلێکی غاز بێ. یعنی ئێوە بە غاز چاکە ئامادە ناکەن، بە خەڵوز ئامادە؟ ئێمە خەڵوزە بەڵە. بۆچی خەڵوز تامەکەی خۆش دەکات؟ دووکەڵا چێ بەسەریا یان دووکەڵەکە چێ بەسەریا، ئەنجا و چای بە ئیسراحە دەکوڵێ، غازەکە سەریعترە کوڵانەکەی، لەبەر ئەوە فەرقیە، ئەگەر خەڵوز بێ باشترە. دەست خۆش بێ ئەخوا. زۆر باشە. ئێستا لە دەوری وەستا محەممەد خەڵک بەڵێ بەڵێ ڕامیار زۆر بە چڕی چیتە ئامۆژوانی چایچەکە وابزانم بە تەمای پلانی دووهەمی بۆتەوێ سڕی مێنەی چایشەکان کەشکەی بەمشەوە بۆتەوێ بەم شێوەیە ئازا هەمووی پێ بڵێن دڵنیا بە پێ ناڵێ ناکەن خەمن نەبێ شوان. بڵێ ڕامیارە گەشتێکی تایبەتی لێرە میوانمان هەیە لای تۆ بەجێ دێڵین لە ساغوێ سپاس دەکەین. بەڵازان دەچینە پارێزگای هەڵەبجە سامان فەتاح وەردەگرین. سامان سڵاوی خوارد لێبێت، تاعات و ڕۆژوتان قبول بێت ئینشاءڵڵا. لە پارێزگای هەڵەبجە چی دەگوزارێت و شەوانیەوێت چۆنە؟ بەڵێ دانیار سڵاوتان لێبێ، سڵاو لە بیسەر و بینەری کەناڵی ئاسمانی پەیام بێت، ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قبول بێت. دیارە ڕۆژەکانی سەرەتای مانگی ڕەمەزانی پیرۆز لە پارێزگای هەڵەبجەش لەلایەن وڵاتیانەوە بە گەرموگوڕی بەڕێ دەکچێەوە. پێشوازی لە مانگی پیرۆزی ڕەمەزان دەکرێت بۆ پێی کە قەرەباڵخی و نوێژەکانی تەراویح و قورئان خوێندن لە مزگەوتەکان بە شێوەیەکی زۆر باش ڕنگ دەداتەوە. دیارە من بەدەر لەم بابەتە من ئێستا لە نێو بازاری هەڵەبجەم کە ئەم بازارە تاکو و درنگانێکی شەو کراوەتەوە و وڵاتیان تاکو و درنگانی شەو سەردانی ئەم بازارە دەکەن بۆی کاکرد برسیان بیان شتێک خۆن شتێکیان دەست بکەوێ بێن سەردانی ئەم بازارە بکەن. دیارە ئەم بازارە ژەمێ ئاماژە بۆ بکەم کە کۆمەڵێک دەرچووی زانکۆ و
پەیمانگای تێدا بۆی دانەمەزراندنیانەوە لێرە لە ڕێگەی لەفە فرۆشتن و دانانی ئەم عارەبانەکانیانەوە بژێوی ژیانی خۆیان دابین دەکەن. من چمەلایەکێک لەم کاسبکارانە ئەگەر پێم بڵێن جم و جوڵەکان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە لە شەوانی مانگی ڕەمەزانی پیرۆز چۆنە؟ سپاس بۆخوا لە مانگی ڕەمەزانە تایبەتمەندێکی خۆی هەیە لە ڕووی بازار و ڕۆژەکانی تر تۆزە کزە مانکانی تر بەس لە مانگی ڕەمەزانە هەموو شتێ بەرەکەت ڕووی تێکا و سپاس بەخوا هەموو شتێ ژوڵێ لە ڕووی بازار و سپاس بەخوا بازار باشترە بێ. ئەوانەی کە لێرن زیاتر دەرچوانی زانکۆ پەیمانگاشی لێ ئەوانەی کە بێکارن زیاتر دانەمەزراون. هەروەڵا هەموو شتێک تایە تەنانەت تایەتی وایلیان دەسێ لەم بازارە شاگردیەکە ئیژەکە سپاس بەخوا لەم بازارە نزیک 20 نەفەر ئایلە لەسەر ئەم عەرەبانانە مستەفی دەبێ و ئیسفادەکە. تۆ شفتە ئەفرۆشی وابزانم یەک شفتەما ئەو شفتە بۆکێدان وەڵایی بۆ برادرێکم داناوە تایبەتە. ئەگەر پێم بڵێ چۆن دروستیەکەن بە گۆشتی خۆمانەیە؟ وەڵایی گۆشتی خۆمانەیە بەڵام پیاز و کەرەوز و تەماتە و تۆزێ ئارد و ئەو شتانەی تێکەڵەکەین تامێکی جیاواز دروزە بێت و خەڵکێکی زۆر حەز و خولیای هەیە بووی. بەڵێ دانیار بەدەر لە شفتە کە بە گۆشتی خۆماڵیەکرێ هەموو جۆرە خواردنێک وە چای خەڵوز وە کەباب و وە جگەر و خواردنە جۆرە و جۆرەکانی دیکەش لێرە لە پشتی منەوە دەفرۆشرێ وەک ئاماژەشم پێکرد کە ئەم بازارە قەرباڵخی بەرچاوی بەخۆوە دەبینێت کە شەوانە ژمارەیەکی زۆر لە وڵاتیان سەردانیان بازارە دەکەن و ئەو پێداویستانی کە لە برسێتیوانی کە بۆن منە بیان نوێشتێک بڵێ. زۆر سپاس ئامان گیان دەسێ خۆش بێ ماندوو نەبی بەم شەوەش لەگەڵمان بووی ڕێز و سڵاومان بۆ خۆت و هاوکارەکەت هەیە تاعات و عیبادەتیشتان قبول بێ. بەڵێ بیرانی عزیز لە بەشی دووهەمی بەرنامەکەمانە بابەتێکی تەندروستیە میوانێکی زۆر زۆر بەڕێز و عزیز پزیشکێکی پسپۆر زۆر بەڕێز دکتۆر کاوە فەرسادون پزیشکی پسپۆری هەناویمان لەگەڵا بەگشتی باس لە ئەو گۆڕانکاریە خێرایانە یاخود کۆمەڵێک لەو تایبەتمەندیانەی کە لە دوای دەستپێکردنی مانگی پیرۆزی ڕەمەزان ڕۆژۆوانان ئەو گۆڕانکاریانەی لە جەستەیاندا ڕوودەدا یاخود لە خواستیان بۆ خواردن یاخود نەخواردن بە ڕۆژە چیان لێ بەسەر دێ بەگشتی لەو بابەتە باز دەکەین کاک دکتۆرگیان زۆر سپاس بشبورە هەر ناوێرم پرسیارکەم ترسم تۆڕەبووی زۆر دەرەنکەوتی سپاس دەکەم دکتۆرگیان. زۆر جار ئەوانەی ڕەخنەمان لێگرن ئەڵێن ینی چی 16 ساعت یا 15 ساعت هیچ نەخۆین ئەمە چه هونەرێکی تایە با لایەنە دینیەکەی واز لێبێنین سەرنجت لە ڕووی پزیشکیەوە کەسێک تۆزێک ناوبڕ بخاتە خواردنیەوە هیچ سوودێکی دەبینێ؟ سپاسی بەڕێستانەکەم سەرەتا وڵات پێم خۆشە پیرۆزبایی هاتی مانگی پیرۆزی ڕەمەزان لە بەڕێستان و لەسەر جەمبیرەناری خۆشەویست بکەم هیوادارم خی گەورە بیکاتەمایی خێر و بەرەکەت بوو هەموو لایەکمان و کاروانی ئەجر و پاداشمان برەوتر و بەهێستە بێ لە مانگە پیرۆزە ئینشاءالله. سەبارەت بە نەخواردن طبعاً خواردن و پەیوەندی بە نەخۆشیەوە ئەمە بابەتی تازەیە یعنی هەمووی چەند سەد ساڵێک نابێت کەم ڕۆگەیشتەوە قەنەعەتی کە ئەگەر هەندێک جۆری خواردن یا زیادڕەویکرد لە خواردن کێشەی تەندروستی بۆ مرۆڤ دروستەکە جاران وانە زانێت تا ئینسان زۆر خوا و قەڵەو بێ و هین بێ تەندروستی باشتر بەڵام ئێستا دوای ئەم سەدانەی دوایی ئەجاودەوە بۆ مرۆڤەکان لە ڕێی توێژینەوە و تێبینیەکان دەرکەوت کە نەخێوان نییە زیاد ڕەویکردن لە خواردنە پاشان زیادڕەویکردن لە هەندێک جۆری خواردنە لەوانەیە پەیوەندی هەبێ بە دروستبوونی هەندێک نەخۆشی و کێشەی تەندروستی و بە تایبەتی لە ڕۆژگاری ئەمڕۆیە کە جۆری خواردنەکان گۆڕاوە دەرکەوتووە ینی ئەم خواردنانە پەیوەندیان هەیە بە هەندێک کێشەی تەندروستی و کە بۆ مرۆڤەکان دروستە بە تایبەتی لە سەدەی 20ەمە ئەم بابەتانە زیاتر دەرکەوت بە تایبەتی ئەو خواردنانی کە پیانەتی خواردنەکانی سەردەم خواردنە پیشەسازیەکان یعنی لەگەڵ هاتنی ئەم خواردنانە ئەبینین مەوجەیەک لە نەخۆشی و کێشەی تەندروستی پیا و زیادی کرد کە پێشتر نەناسراوە بۆ شێوەیە لە ناو مرۆڤەکانە توێژینەوەکانیش دەریان خست بەڵێ پەیوەندیکی ڕاستەوە خۆ هەیە لە نێوان ئەم زیادڕەویکردن یا هەندێک جۆری خواردن لەگەڵ کێشە تەندروستیەکانە بۆیە لێرەوە بابەتێک پێیا بوو لە زانستی پزیشکیە بابەتی وازیێنان لە خواردن یان کەمکردنەوەی هەندێک جۆری خواردن یان خۆپارێزی لە هەندێک خواردن ئەمە دەرکەوت یانی لە ڕاستیان لە ڕووی پزیشکی و کۆمەڵی سوودی گەورەی بۆ مرۆڤەکان هەیە تەنانەت لەم ساڵانەی دوایە توانین لە سەدەی 21ەمان بڵین زیاتر ئەم بابەتە دەرکەوت کە هەندێک جۆری بڵین خۆگرتنەوە لە خواردن هەیە تەوان ئێستا مۆزوعی ڕۆژوو بابەتێکی تەندروستیە
چۆتە ناو بابەتە تەندروستیەکان و توێژینەوەی لەسەر ئەکرێ ڕۆژوو بەمانای فاستین واتە وازیێنان لە خواردن و خواردنەوە یان خواردن لە هەندێک بابەتە ئەمە ینی بابەتێکی تەندروستیە ئەمە شتێک نییە بڵێ لە ڕۆ دینیەکە دەرچوو ئێستا ینی باسیەوە ئەکرێت کە ئەم ڕۆژوگرتنە سوودی تەندروستی هەیە کاریگەری هەیە لەسەر لەشی مرۆڤ کۆمەڵێک کاریگەری ئەرێنی هەیە بەلایەنە زیادەکەی وهروەها هەندێک شێوازی چارەسەرکردنی کێشە تەندروستیەکانی مرۆڤ ئێستا ئەگەڕنەوە بۆ ڕۆژوو ئەڵەگەر بۆ نمونە شێوازێکی ڕۆژوگرتن باسەکرێت لە مرۆڤ کە پێوتێ ئینتەرمیتد فاستینگ ینی ڕۆژووی متەقەتیع ینی چۆن ئەم ڕۆژ متەقەتیعات چۆنە یا ئەوە تا تۆ ڕۆژێک بە ڕۆژوەبی خواردن ئەخۆی ڕۆژێک نایخۆی بە هیچ شێوەیە یان ئەوە تا لە ڕۆژەکەتە یعنی باسی ئەوژێت تەنانەت ئەم شێوازی ڕۆژوانە هاوشانە لەگەڵ شێوازی ڕجیمەکانی ترا کە ئینسان بەکارهێنێ بۆی کە چوری کەم بخوایان بڵێ ڕواج زۆر بکە یعنی تقریبا هاوشانە لەگەڵەوانە بە تایبەتی ئەمەیان کە پێوتە ئینتەرمیتد فاستین واتە ڕۆژووی پچڕ ئەویش چۆنە تۆ بڵێن تەنانەت وا دیاریکراوە 16 بە 8 ئاوە باسەکە لە ڕووی زانستیەوە 16 ساعت تۆ هیچ نەخۆی 8 ساعت شت خۆی ئێوە ڕێک ڕۆژوی مسلمانانە تەنها جیاوازەکەی لەوایە باسی واکرێت تۆ لە ماوەی 16 ساعتەکە بۆ هێشت بخۆیتەوە خواردنەوە ئەگەنا هیچ جۆرە خواردنێک نەخۆی باشە واتە بواربەی بە کۆئەندامی هەرس کە هەستێ بە هەرسکردنی ئەم خۆراکە بە شێوەیەکی ورتر باشتر سوود وەرگرتن لە خۆراکەکە نەک تۆ خۆراکی بخواردنکی بەسەر خواردن خواردن بە بەردەوامی ئەمە کێشەیەکی گەورە دووسە ینی ئەمە لە ڕووی زانستی گۆر باسی هاتووەتە ناو بوارە زانستیەکەەوە کە ئەم جۆرە ڕۆژوە سوودی هەیە بۆ زۆر باشە کاک دکتۆر ئەو برسێتی کە لە کاتی ڕۆژبووندا ئازاری مەعیدەمانێ لەوانێت زۆرجار بێتاقەتمان بکە دڵنیام لە ڕووی تەندروستیەوە ئەم ئازاری مەعیدە و ئەم ئازاری کە دەیبینین کۆمەڵێک سوودی تەندروستی بۆ جەستەمان هەیە دەمێ ئاماژە بۆ سوودە تەندروستیانە بکەین کە لە جەستەماندا ڕوو دەدەن بەڵام لەوانێت تا ڕادین لە یەکەم ڕۆژ دوم ڕۆژ تۆزێک ناڕەحەتمان بکە بۆی ئەوە بەڵام دواتر ڕادی لەگەڵ ڕۆژۆکەدا وەڵام من حەزەکەم بگەڕینەوە بۆ چەند ئاەتێکی قورئانی پیرۆز کە باسی ڕۆژوو ئەکا ئەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون أياما معدودات روجيكي دياري كراوة فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين ومن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون يعني پەروەردگار زۆر جوان لێرە بواری يعني شتەکەی ئاسان کردو لە سەر مرۆڤەکان بە هەموو شێوازێک ئەمە چەند ڕۆژێکی دیاری کراوە مانگێکە 30 ڕۆژە 29 ڕۆژە تۆ ئەیگری هەر کەسێکیش نەخۆش بێت یان لە سەفەرا بێت نەتوانێت هیلاکی کە ناڕەحەتی کە ئەتوانێت نەیگرێ هەڵیگرێ بۆ کاتێکی تر یا هەرفیدیە باگە هەر نەتوانێت بە شێوێ بیگرێ و هەروها بەڵام لە ئەخیری شافەرمێن بۆ ئەم کەسانی کە نایگرن ئەمانی کە نەخۆشن کە لە سەفەرا فەرمێن وأن تصوموا خير لكم بەڵام تۆ گەر بە ڕۆژوش بی بزانە خێرترە بۆ تۆ خی پرۆگارە فەرمێ خێری تایە زەرری تیانە حتا ئیتر خێرەکە ئەگەر مادی بێ کە لە لاشەیە و معنەویەکەش بڵێن لە ڕووی ئەجر و پاداشت و ئەو پاداشتە گەورەی لای پرۆگار ئامادەکرا بۆ مرۆڤەکە ئەو خێری تیا ڕۆمەزان یعنی تەنانەت ئەمە توانین بە شوەیە گشتی وەریگرین ڕەمەزان زیان بەخش نییە بۆ مرۆڤەکان بە شێوەیەکی گشتی ئەگەر باسی کەین تەنها ئەتوانین بڵین ئەوەی کە لێرە خی پەروەردگار ڕوخسەتی بۆ داون ئەوانەی کە نەخۆشی سەختیانەیە ئەو نەخۆشیانی کە پەیوەندی بە هەندێک لە ئەندامەکانی لە شوەیە کە لەوانەیە ڕۆژ و کاری تێ بکە تایبەتی مۆزۆعی مەعیدە و هەروەها لەو کاتانی کە نەخۆشیەکە هەڵەیاتەوە لە ئینسانەکە سە بۆ منە هەندێک نەخۆشی هەیە تۆ مودەیەک هیچ کێشەیەک نییە دوای مودەیەک پێیابێتەوە لەو کاتا تۆ بە ڕۆژوی بە هیچ شوەیەک ڕۆژی ڕەمەزان نابێتەوەی کە تۆ ئەم نەخۆشیت لێ قورسکە یعنی بە شێوەیەکی گشتی ئێمە ئەگە من کەوەی کە تێبینیم کردو لە توێژینەوەکان ڕوانوە لەسەر مانگی پیرۆزی ڕەمەزان لەسەر لە ڕووی پزیشکیەوە زۆر توێژینە سەر بابەتان ناکرێ دەرکەوتووە کە بە شێوەیەکی گشتی وەکو زەرەری ڕەمەزان بە هیچ شێوەیە ئەو زەرەرەی نییە کەمایی ئەوە بێ بڵێن ژیانی مرۆڤ خاتە خەتەرەوە یان زەرێکی بەردەوامی پێ بەخشەیەک شتێکە بەردەوامی کێشەی بۆ دروستکە نەخێر بەو شێوێنی بەڵام هەندێک کەسیش تاوان ئەوە ڕوخسە ئەدرێ مۆنمونەمەوە لە هەمووی زیاتر مۆزوعی گەدە و ئازاری گەدەیە ینی ئەوە بەڕاستی لەوانەیە لە کاتی ڕۆژوە کەسی ئەگەر لە حاڵەتی
هەڵدانەوەی نەخۆشیەکە هەبێ ئەو قورحە و ئەو برینەی کە لە گەدەیە یان لە دوانزەگرەیە لەو کاتا بین ساڕێژ نەبوو بێ ئەگەر بە ڕۆژوو بێ لەوانەیە بەهۆی خاڵیبوونی گەدەوە ئەو ترشەڵۆکەی زیاتر ئەڕێژێت لە گەدەی ئەمێنێتەوە لەوانێ ئەوە باش نەبێت لەو کاتەوە کەسە بواری ئەدرێتێ بە ڕۆژ بڵێن بە ڕۆژ نەبێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگەر ئێمە باس تەعاان ڕۆژوو خۆی پەروەردگار بۆ مرۆڤی تەندروستی داناوە مرۆڤە تەندروستەکان ئەگەر بە ڕۆژوو بن دڵنیا بن لەوەی گەورەترین سوودی دێبین هیچ زەرێکی لە نابین بڵێ وەڵام بەهۆی ڕۆژوە لەوانە تووشی نەخۆشیە بمێشتی زۆر جاڵێ کورە وشەکە بینەوە گرشی لەما وشەیە بێت تووشی گرفتە بین ینی کۆمەڵی قسە لەو بابەت وە گوتم ئەوەی کەسی ئاسایی بێ ینی بۆ نمونە مۆزوعی خۆراک بۆ نمونە ئینسانەڵێ وەڵام من 16 ساعتیش نەخۆم لەوانەیە تووشی مشکلەیە بمیاشتێ نەخێر بە هیچ شێوەی وانە چونکە لە ناو لەشی مرۆڤە ئەوەندە مەخزون و هەڵگیراوی خۆراک هەیە ئەگەر باسی خۆراکین ئێمە تۆ ئەگەر بۆ ماوەی 4 هەفتە لە سەرێکی هیچ شتێک نەخۆی بەس ئاو خۆیتەوە هیچ کێشێک ینی ناگاتەوەی کە کێشە بۆ دروستکە بەڵێ زعیفە بی لاوازەبی هەر ئێسقان و ئینەکامێنێتەوە بۆشتە پێستەکامێنێتەوە بەڵام کێشەی تەندروستی دروست ناکات دەستکەیتەوە بە خۆراک وردەوە ئاسایە بیتەوە 4 هەفتە ئەجا تۆ 16 ساعت چ کێشەیەک دروستەکە ئەسڵان ئەو خۆراکی کە لە لەشە هەڵگیراوە وەکو مەخزونێکی کاتی تەوان مەخزونی کاتیمان هەیە مەخزونی درێژخایان هەیە لە لەشە کاتیەکان 8 ساعت بۆ 10 ساعت بەشەکە هیچ چیز نەخۆی 8 ساعت بەشەکە یعنی خۆی ڕۆژوەکە هەتا مدەکەی زیاتر بێت لەوانەیە سوودی لێ زیاتری لێ ببینی بۆ چونکە ئەم مەخزوناتە هەمووی سەرفەکرێ ئەنجایەتە سەرەوەی کە ئەوەی کە درێژخایەنەکەی هەڵگیرا و چەوریەکان ئەوانەی کە هەڵگیرا و مای قەڵەوی و نوع نەخۆشیە ئەمانە وردەوردە سەرفەکری و بۆ شێوێ لەش نەجاتی وردەوردە لی ڕزگارە بێت دەرکەوتو ینی وەگوتم لە ڕووی زانستیەوە کەسی تەندروست بە هیچ شوێکێش دکتۆر زۆر جار باز لەوە دەکرێت بە تایبەت ئەمڕۆ دڵنیا مەسەر ڕەنگە خەڵکێکی زۆر پرسیارە بێت دەڵێت تووشی سەرێشە بووم تۆزێک شەکەتم یان وەکو گرانیار باسی لەوەی کرد کەمێک گەدەیەشان ئەم گۆڕانکاریانە نۆرماڵن خەڵک نەترسێت تەبیعیە ئاسایی بەڵێ تەمان لە کەسی ئاسایە کە کێشەی تەندروستینی ئەمانە ڕۆیە تەمان ئاسایی ئینسان تۆزێ وشکبوونەوە ڕۆ ئەدا بەڵام خۆی ئەو وشکبوونەوەش بێسوود نییە زیان بەخش نییە زیانت پێ ناگەێنێ وردە ئینسان خۆی لەگەڵ ڕۆژەکانە زیاتر ڕایەت لەگەڵێ بڵێ ئەو تۆزی ئازاری گەدەیە سەر ئێشەیەکە وشکبوونەوەیەکە بێهێزیەکی لاکیەک ئەمانە ڕوئای لە کەسەکە بەڵام هیچیان مای زیان نییە و شەوان سێرەکەی مرۆڤ ئاسایە بێت و نۆرمەڵ بێت لەگەڵ یانی خۆی گەورە بۆ دەرفەتەکەی داناوە بە شێوەیەک نییە کە تۆ ئەم ڕۆژووە مای زیان بێ بۆ تۆ ئەو مدەی بۆ داناوی کە مای تەندروستی بێت لە ڕووی تەندروست ئێمە ئەبێ دڵنیابین لەوەی کە هەر شتێکە خۆی گەورە بۆ ئینسانی دانابێ حکمەتی تایە یعنی لە سوود خاڵی نییە سوودی لاشەیی جەستەیی و سوودی معنەوی و ئیمانی و عقیدی و بیرروباوەڕ لە هەردوو لایەنێکەوە بە سوودە بۆ مرۆڤەکان خۆی گەورە کە ڕۆژووی داناوە دڵنیابین لەوەی ئەگەر لەم ڕۆژە ئەمە نەتوانین بە هەموو سوودەکانی تێبگەین بەڵام ناڵم بەوادیرەکانی دەرکەوتووە ئەوەی لە توێژینە دەرکەوتو عین لە ڕاستیە زۆر سوود ئەبەخشێ بە لەشی مرۆڤ بەڵام ئەگەر هەمووشی دەرنەکەوتێت لە داهاتوو ئەوردەوە لە بۆ مرۆڤەکان ڕوون ئەبێتەوە بابەتە بەڵام دڵنیاین لەوەی کە ئەم بابەتە بە هیچ شوێک زیانی تیانێ بۆ مرۆڤ زۆر باشەکان باز لە ئەو دووژەمە بکەین کە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا دەیخۆین پارشێوان و ئێواران باشترین شێواز یا باشترین خۆراکێک کە زیانمان پێ نەگەێنێ دەبێت چۆن مامەڵە لەگەڵەوەدا بکەین یان زۆر جار کەسانەگەن لە کاتی ڕۆژوشکاندا زۆر بە پەلەپەل خێرا هەڵپەیانە خواردن بخۆن ئەمانە زیانی تەندروستیان دەبێت بەڵێ تەوان شێوازی بەربان و پارشێوی ژانی شتێکی گرنگە ئینسان شتێکی تەندروستی بێ وە گوتمان ئێمە لە ناو لەشە هەڵگیراوی خۆراک زۆر هەیە ینی تۆ ئەوی کە لە ڕۆژە سەرفیەکەی زوربەی زۆری ئەو هەڵگیراوانەیە یعنی تۆ ئەو خواردنی کە لە شەوایی خۆی هەر بڵێن بەشێکی کەمی هەڵهی نەکرێنی بڵێن ئەچێتە بری ئەوەی کە سرف کراوە هیچ جۆرە نقصانەیەک بۆ مرۆڤەکان ڕوونە مەبەسم لێراچی ئەوەیە کە تۆ پێویست ناکەوە بیرکەیتەوە کە بە ڕۆژ شتە نەخواد و تێشەوە تاویزیکەیتەوە ئەوە شتێکی غەڵەتە ینی ئەو بیرکردنەوەی تەنها ئەوەندە هەیە ژەمی بەربان تەوان چۆن بە شێوەیەکی تەندروست دەست پێ بکەی سەرەتا ئەو بە خوورما و بە ئاو کە ئیشکێنی زۆر بەسوودە بۆ چونکە تۆ
ئەوەی کە زۆر لە شاکەمە بێتەوە لە کۆتایی ڕۆژوە مادەی شەکرە لە خوێنە زۆربەی زۆری لە سەرەتای ڕۆژۆکە تا کۆتایی سەرفەکرێ لە لەشا و مەخزووناتەکەی نامێنێ ئەو ئەبێتەوەی دروستبوونی سەرێشە و سنەتە ینی کە ئەوان لە خۆڕادا نەنراوە طبعا حکمەتێکی زۆر گەورەی ینی ئەو خورمایی کە لە سا هەفتای شەکرە تۆ بەکاری هێنی زۆر بە سوودە لێ یەکسەر بەڵێ تەمان یەکسەر وەکو خۆر ئەجاز تەوان زۆر ئاسانیش هەرز ئەکرێ و هەڵ ئەمژرێ بە شێوەی لە چەند بڵێن دقیقەیەک ئەو شتە ڕۆیە ئەبینین یەکسەر ئەبێتە خۆراکی سەرەکی بۆ مێشک بۆ لەش ئەو بێهێزی و ماندی و سەر ێشە شتە وردەوە ئەڕەوێنێتەوە سەرەتا شکاندنی بە خورما و بە ئاو شتێکی زۆر باشە وەکو سەرەتایەک شلەمەنیەک شۆربایەک شتێک ئینسانی خوا بۆ ئەوەی هیچ نەبێ ئەم کۆ ئەندامی ئەم گەدەیە کە 16 ساعت 15 ساعت 14 ساعتە هیچ نەخواردووە بوارێکی بیتێ دەستکاتەوە بەکارکردن تاوان کە لەو کاتا لە ئیسراحەتایە هەموو ئەندامەکانی لەش بینراوە لە هەر کاتێکە ئینسان خواردن نەخوا کە سەرقاڵی خۆراک نەبێ لەش هەڵەسێ بە کاری تر کاری پاکردنەوەی لەش لە ژەهر و لە مادە زیان بەخشەکان لەو شتانی کە لە خوێنە یان نوێبوونەوەی خانەکان لە لەشە بەهێزبوونی کۆئەندامی بەرگری هەندێشت بینراوە ینی لە کاتی وازیێنان لە خواردنە زۆر چالاکی لەش زیاکە لەو کاتان تاوان وەکتوان سەرەتای ڕۆژوشکانەکە بۆەوەی بۆی بوارێک بۆ گەدە بکرێتەوە تاوان دوای ئەوە ئینسان نوێژی مەغریبەکەیەکە بە جەماعات لە ماڵەوە بە هەر شێوازێک بوارێکە دی بۆی وردە و لە گەدە بکوێتەوە سەرکات چارێکی نیو سەعاتێک اینجا دەستەکەی بە ژەمی ئێوار تاوانتوان ژەمی ئێوارش هەر ژەمێکی ئاسایی ڕۆژانی تر بێ پێویست ناکە تو ئەم ژەوە یعنی تۆ بڵێن ژەمی نیوەڕۆکە ئەنی ئێوار هەرەوەنێ تۆزە دوای خستوە بەڵ نا پێویست ناکە بڵێ وڵا ئەم ژەمی ئێوارێ هەمی نیوە ڕۆژەمی قەرەوەی من دڵنیام حکمەتێکیشی تێدا کە خۆی گەورە ئەوەی کردو کە لە پاشێوانە نانخون هەیە هەر نان ناخوا دەڵێ بە زیاتر مەسەرەن داوەزم کێشم دابەزێنە ئەوە شەر بەدی دەکەوان ئێمە وتمان ئەمە بەربان تەوان مم شێوێت تەندروستە و شتێکی بە سوودە و زیانت پێ ناگەێنێ باقی شەوەکە کە ئەمێنێتەوە مرۆڤ هەوڵ زیاتر شلەمەنی بەکاربێنێ بۆی لە ڕۆژە ئەو نەقسی شلەمەنی کە بڵێن تۆ شت ناخۆیتەوە کێشەیەکت بۆ دروست نەکە لە لەشە شلەمەنێکی باش لە لەشە هەبێ لە کاتی ڕۆژە سوودی لێبینی تەوان ژەمی پارشێویش ئەنج ئەچین بەرەو ژەمی پارشەوە ینی بەڕاستی هەندێک کەس هەیە خۆیەکی زۆر خراپ هەر لە کاتی بەربانەوە تا پارشێ و دەمی لە جوڵە ناوەستی ئیتر هەب بە دوایەکە ئەنواع وەشکال شت ئەمە ینی بەڕاستی شتێکی باش و تەندروست نییە بەو شێوە ئینساناوە لە خۆی بکە یەتە سەر ژەمی پارشێ تەوان ژەمی پارشێ و خۆ ئامادەکردنیەکە بۆ سەرەتای ڕۆژۆکە وەگوتم ئێمە لە لەشە حتا ئەگەر هیچیش نەخۆی بەستەنا چەند قومێک ئاو بخۆیتەوە کێشە بە دوو دروست نابێت بە ترێژایی ڕۆژەکە ئەوەندە مەخزوون لە لەشە هەیە کە سەرفەکریە و کێشە دروست ناکە لەوانەیە لە کۆتایی ڕۆژووە کە شەکر نامێنا تۆزێ سەرێشە گێژ خواردنێ بێهێزیەک شتێک دروستە بێت بەڵام ئەوە هیچ کێشێکی تەندروستی نییە بەڵام تۆ ژەمی پاشیوەکە بێ شتێک بێ بۆ سەرەتای ڕۆژۆکە یان لە سەرەتاوە هەتاوەکو ئەم مەخزووناتە لە شا سەرفەکرێ خواردنێک لە بەردەسا بێ لە ڕێگەدەوە هەڵامژێوان تەوان زیاتر خواردنێکی سوپ بێ لە پاشەوە بڵێ ینی ئیتر شتێکی قورس نەبێ بەڕاستی هەر ئەوەندە چەند خواردنێکی ئاسایی پێغەمبەر صلی الله علیه و سلم جاریەوە بە چەند خورمایەک چەند ئاو فەرمێگە تۆ بەس وەکو سنەتەکە جێبەجێکە ینی نەکەریش نەخۆی ینی هەندێک کەس یەک لە سەعات 12 شەوە شتێکە خوا و دواییتر دواخستنی بەڵێ بۆ یەکەوێت تا ئابانگی بەیانی دواخستنیشی بۆ کاتی پێشبانگی بەیانی کاتێکی زۆر زۆر باشە چونکە تۆ لەگەڵ ئەو خواردنە ناڵم هەڵێگری لەگەڵ سەرەتای ڕۆژەکە زیاتر هەوڵ برێت زیاتر کاربۆهیدرات مادە شیرینیەکان بڵێن بۆ نمونە نان و چایەکە ئینسانەی خوا چەند نیوەیەکە ئەیخوا بە تایبەتی میوە ئاودارەکان شووتیە خەیارە شتەکانی ترە ئەمانە باش نای لەو کاتا بەکاربێنێ وەکو ژەمێکی قورسی وەکو ئێوارە تۆ لە پاشیوە دووبارێکی تۆ کێشەیە بەڕاستی لەوانەیە هەم بۆ گەدەوانش کێشە بێ دوایش سوود لە ڕۆژەکە نبینی تو ئەو ڕۆژووە وەکوتمان ئیشی ئەوەیە ئەو لەشە پاک کاتەوە ینی ئەو خۆراکە زیادانە ئەو مادە ژەهرانە کە لە ناو خوێناوە لە لەشە هەڵگیراوە بەشێکی باشی لەسەر بێ لە مانگەیە نوێبوونەوەی لەشە بەشێکی کاتە دکتۆریانی زۆر جار ئەوانی کە پارشەو ناکەن هەر بەکو ئیزافەیەک یان هەنێکیان ئەترسنیان هەنێکیان وەکەوەی زۆر ئەخوانەوە خۆشە قسەیەکیش بۆ کوردانە بکەین لە دەرەوە لە تاراوگە کوردێکی زۆر بینەرمانە کە بەشێک لەوانە وابزانم 20 کاتژمێر 19 کاتژمێر تەنانەت هەیە یعنی لە هەنێک بەشی وڵاتەکان کە چەند کاتژمێرێکی زۆر زۆر خۆ هیچ ناخۆن
یانی لە ڕاستیە بەڵە شتێکی زۆر باشە ینی وڵای من زۆر جالیانە بیسمەڵە مەجبوری هەردووکی تێکەڵاوەکەین ژەمی بەرماکە و پارشیەوەکە ئەوە ینی وڵای تر شتێکی گرنگ ئەوان هەوڵ بن زیاتر لەو مودەیە خۆ هەموو ساڵەکە شوانی ینی بڵێن ئەگۆڕێتەمان ئەوش لە ڕاستیە حکمەتی گەورەیتە لە شەرمی ئێسا ئەو بزانێ ینی ئەم گۆڕانە بە پێی ساڵەکە کە سابت نییە لە کاتێکە لەوانەیە گۆڕانکاری گەورە لە شاد دروستەکە ئیتر مەبەسم ئەو کاتە ئەگۆڕێ ئێستا لەم کاتەکە مودەی ڕۆژۆکە زۆرە وڵای ڕاستیان ناڕەحەتە وایە بەڵامی تر زیاتر ساڵ بە ساڵ باشتری شەوێ لێ وەلە جەوی ئەو وڵاتانە ژۆ کولای خۆمان نییە گەرملاکی و ئەو شێوێ نییە بۆ شێوەیە نییە ئەتوانرێ زیاتر وتم شلەمەنیەکان شتێکی زۆر باشە لەو مودەیە بە درێژای ئەو مودەیە مودەیەکی ڕێژەیەکی باش بخۆنەوە بۆی بۆ ڕۆژەکە سوودی دێت کاکتۆر ئێستا خەڵکی لایەمە وشیارە تەندروستی بڵاو بۆ تۆ تامان زۆر باشە خەڵک زۆر گرنگی بە تەندروستی خۆیە ئیتر هەنێکیش لە ڕەنگە لە لاوازی ئیرادی یاخود فکریەوە بە شوێن بەدیل و وەڕیرا دەگەڕێ بۆی هەنێ ئیلتیزامات هەیە نیکە بە دیاریکراوی با بڵین موالیدەکانی 50 بۆ 60 کە ئێستا تر 50 ساڵ و 6 ساڵن ناڵێ نەوانێ وەزی تەندروستیان زۆر خۆخاپە ئەوەی نۆرمالە ڕەنگە شتێکیشی هەبێ عیلاجەکە چارەکرابێ لەبەر ئەو وشارە تەندروستیە من دیسانەوە مێوەیە بۆیە تەکید ئەمە ئامانجەمانەیە هەڵ ئەترسنەوە لەوەی کە بە ڕۆژوو بن پێم خۆش ئەم ئامۆژگارە تایبەت بۆ ئەوانە بێ کە ڕەنگە ئێستا تەمەنیان لە 55 بۆ 65 65 بۆ 75 بێت لە ڕووی تەندروستیشەوە زۆر ئەوە نەبن بەڵام قەلەقن لەوەی ئەرە بیگرم باتاقیکەم و 2 ڕۆژ بگرم نەیگرم وڵی وەکو ئەو کەسانی لە تەمەنان ئەنی وەکو ڕۆژوگرتن ئاساییە ینی هەمان سوودی هەیە چۆن بۆ گەنجێک بۆ هەمان سوود و هەمان نوێبوونەوەی لەش و ئەو توانایان پێ ئەیا بتوانن بە ڕۆژون بەڵام لەوانەیە لە کاتی ڕۆژۆکە ناتوانن هەندێک ئیش بکەن هەندێک کار بکەن پێویستە ینی ئیسراحەتی زیاتر بکەن ئەوە لەوانەیە فەرقەکە هەر لەوا بێگینا کەسێکی بەتەمەنی نۆرماڵی تەندروست هیچ کێشێک دروست ناکە لە ڕۆژوگرتنیە چونکە وتمان هەر مودەکە دیاری کراوە هەمیش ئەوەندە نییە کە کێشە لە شاد دروستکە ئەو هەڵگیراوانی لە شاهێت ئەوان لە هەموو مرۆڤێکە ئەمە هەیە سوودی لێ ئەبینە و کێشی بۆ دروست ناکە لێرە خاڵێک حەزەکەم باس بکەم ینی زۆر کەس مانگی ڕەمەزان ئەکا بە مانگی تەمەڵی یعنی بەڵێ هەیە هەر خەو یا هەر ئیسراحەت یا نە ئیشێکەکانە کارێ نەیشت وازانێ ئەمە ئیتر کە بە ڕۆژوو و تەواو ئیتر ئەگەر تۆزێ بجوڵە کێشەی بە دروستە بێ ئەمە غەڵەتە ئەم بیر و بۆچوونە یعنی وە گوتمان ئێمە لە لەشە ئەوەی کە هەڵگیراوەگە لە ڕووی زانستی و باس ناڵێ مێستا هەندێک شێوازی ڕۆژبوون باسیەوە کاڵێتەوە 16 ساعت هیچ مەخۆ وەکو بەرنامجی تەندروستی لاتوە بەڵێ بەرنامە ئەو جۆرە ڕۆژوەی کە لە هەندێک ناوەندی تەندروستیان ئامۆژگاریەک و توێژینەوەی لەسەرکراو ئەمەیە کە 16 ساعت هیچ مەخۆ کەسیش ناڵێ لەو 16 ساعتاتەوە بە خۆردانیش و ئیشمەکە بەڵکو ئیشی ئاسایی ڕۆژانی خۆت ئەبێ بکەیت هیچ کێشێک دروست ناکات چونکە ئەوانەی لە لەشا هەیە بەشی هەموو ئەوانە ئەکا لەوانەیە هەندێک کاری قورس ینی هیلاکرد لەو مانگە باش نەبێ ینی تۆ نەتوانی ئەو هێز و توانایەت هەبێ هەندێک ئیشی قورس بکەیت ئەوە ئیسراحەت بێ بەڵام ئیشی ڕۆژانەی ئاسایی کەسێکە مۆزەفێکە خوێنکارە مامۆستایە ئیتر ئەوانەی ترکە لە بازاڕان ئەمانەی دکتۆری ئاسایی خۆیان زانم زۆر دەنگی شۆکاتیشمانیش نەماوەکو کۆتا پرسیار بەڕێزە بەدەر وەکو لەوەی پزیشکێکی ئەزانم نووسەریش و شارەزای حەزارەتی ئیسلامیت و ڕۆژوش پەیوەندی بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە مەش قسە بۆ کۆمەلگایەکی ئیسلامیەکەین لە هیچ شوێنێکەوە لە مێژوودا زۆر جار ئەمەیان تۆزێک پەیوەندیدارێکەوە بە ئیسلامەوە وەکو داوایەکیش بابێ ڕەخنە لە ڕەمەزانە گیرێ هیچ خاڵێک هەبووە لە ڕەخنەیان لە ڕەمەزان گرتوێ بڵێت ئەمەی خراپە ڕۆژووکردن پرۆسی ڕۆژووکردن زارێکی هەبوو بێ وەکو بڵێن شتێکی زانستی سەلمێنرا و ناڵم نەخێر بە هیچ شێوەیەوە نەبوو تا ئێستا کە باسیە طبعاً ئێمە ئەم شتانە لە ڕووی زانستی وەک لای یەکرێتەوە پێویستە هەم ئەو کەسەی کە نەیارە و هەم ئەو کەسەشی کە یارە هەردووکیان بەم لەم توێژینەوانە بەشدار بن ینی تۆ کارەکەی لەسەر بکرێ بۆ بزانێت نوگەی نەتیجەیەکی بەڵام ئێمە بە درێژایی مێژووی مسلمانان سیرکە ئەسڵەن ڕۆژوو دافعێکی گەورە بووە بۆ چالاکی و بۆ هەوڵدان و بۆ چالاکبوونی مسلمان نەک ئەوەی کە زیانیان پێ بکەێنێ سیرکە چەند غەزەواتی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە مانگی ڕەمەزان چەند شەڕی گەورە و فتوحاتی ئیسلامی لە مانگی ڕەمەزانە بوو ڕۆژەخۆشیان نەشکانەوە هەتا ئەمریش ینی ئیزنیان دراوە کە توان بیشکێن توان نەیشکێنن ناشکانەوە ینی ئەو کارانەیان کردووە چەندین کاری گەورە لە مانگی ڕەمەزانە کراوە کە
هیچ کێشەیەکیش نەبوو ئەسڵەن هیچ نەبووتە هۆی ئەوەی کە مسلمانان ڕێگر بێ لە بەردەمیانە لە بەردەم چالاکی و هەوڵدان و تێکۆشانەکان. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر کاوەفرش سپۆری نەخۆشیەکانی سنگ و کۆندامی هەناس سپاس کە ئەم دەرفەتت بێمە بەخشین. سپاسەکەن دکتۆر دەستکان خۆش بێت. بەشوان پێما بێت فیچەرێکمان هەیە لەسەر قورئان خوێنێک پێکەوە بینەری ئەو فیچەرە دەبین. أعوذ بالله من الشيطان الرجيم وقدمنا إلى ما عملوا من عمل فجعلناه هباء منثورا أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن مقيلا ويوم تشقق السماء بالغمام ونزل الملائكة تنزيلا الملك يومئذ الحق للرحمن وكان يوما على الكافرين عسيرا ويوم يعض الظالم على يديه يقول يا ليتني اتخذت مع الرسول سبيلا يا ويلتى ليتني لم أتخذ فلانا خليلا لقد أضلني عن الذكر بعد إذ جاءني وكان الشيطان للإنسان خذولا وقال الرسول يا رب إن قوم اتخذوا هذا القرآن مهجورا وكذلك جعلنا لكل نبي عدوا من المجرمين وكفى بربك هاديا ونصيرا وقال الذين كفروا لولا نزل عليه القرآن جملة واحدة كذلك لنثبت به فؤادك ورتلناه ترتيلا صدق الله العظيم. لصالي 2018 لدایک بووم هەر لە سەرەتای منداڵیمەوە کە لەدایک بووم لە بنەماڵەیەکی قورئان خوێن و ڕێزدار و بەڕێز بووم. من سوپاسی خواکەم کە منی خستوتە بنەماڵەیەکی ئاواوە منی خستوتە بنەماڵەیەکی قورئان خوێنەوە. من لە ساڵی 2014دا دەستم بە قورئان کرد و لە ڕێگەی پور و دایکمەوە کە چوومە سنتەری حیکمە زۆر سپاسیانەکەم کە منیان هانداوە تا ئێسش کە من هاندارم بوون بۆ ئەوەی بەم ڕێگە ڕاستەدا بڕۆم و ڕێگایەکی ڕاست بگرمە بەر. هەر ئەوانیش بوونە هۆکاری ئەوەی کە بچمە ئەو دەستگایە و ئیجازەی قیراعات بەدەست بێنم. زۆر سپاسیانەکەم. أصحاب الجنة يومئذ خير مستقرا وأحسن. ئەو قاریەی کە گوێ لێگرم دووبارەیەکەمەوە لە پاشاندا خۆم 15 شار دەخوێنمەوە هەتا ئەو کاتێکە لە خۆمیە برسمەوە لە بەریەکەم دوایی من لە سەرەتادا چونکە شارەزاییم نەبوو بە حرفەکانی زمانی عەرەبی بۆیە هەر لە سەرەتادا بە حیفز ڕۆشتم. سەرەتا جوزی عەمە و تەبارەکم هەر بە حیفز ڕۆشتم بە فەزل و میهرەبانی خۆی گەورە تەواوم کرد و دوای ڕێگەیان پێدام بچمە سەر سوورەتە درێژەکانی وەکو ئەلبەقەرە و ئالی عیمران.
یاکەم پێشبڕکێم کە بەشداریم کرد لەبەرکردنی قورئان بوو لە سوورەتی ئەلبەقەڕەدا. ئەو کاتە من تەمەنم 6 ساڵان بوو. ئەو کاتە شارزەیم نەبوو لە حرفەکانی پیتی عەرەبیەکانە، بۆیە هەتا جوزئی یەکەم توانیم بڕۆم. لەسەر خەڵاتێکی عامرە بوو نەمتوانین خەڵاتەکە بەدەست بێنم. دکتۆر دیاری زۆر سپاس یەکەم لێرەوە دەستی ماچەکەم کە پێی وتم هەرچەنە تۆ هەمووی و تەواو نەکردووە و لەبەری نەکردووە، بەڵام تۆ لە یەکەمەکانی لەبەری بەم مناڵیەت توانیوتە جوزئی یەکەمی لەبەرکەی. زۆر سپاس. کارم دانیار بەم شێوەیە بابەتەکانی ئەم شەوی مانگی من پێشکەش کرا. مێ دەکەین مانگی ڕەمەزان وەکو ئەو دەرفەتانەی ئەو هەموو بەرە جوانەی لە بەردەستمانایە بەڕاستی لە دەستی نەدەین. هەمومان لە ناخی دڵەوە لە خوای گەورە بپارڕینەوە، عاقیبەت خێر بین، وەروەها استیقامە و بەردەوامیمان هەبێت لەسەر ڕێگەی ڕاست. هیوادارین سوود و زانیاریەکمان بێ و عزیز گەیاندی بێ. خوای گەورە ڕەحم و میهرەبانی خۆی بەسەر هەموو لایەک بڕژێنێ، وەروە مانگی پیرۆزی ڕەمەزانیش بکاتەمای خێر و بەرەکەت و ئاسوودەیی دڵ و دەرونی هەموو لایەک. تاعات و ڕۆژووی هەموو لایەکتان قبوڵ بێت ئینشاءڵڵا. تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین. خواتان لەگەڵ.